عزیزانم سڵاتان لەوێت بەیانیتان باش بێت بە هیواین هەموو لایەکتان هەر لە خۆشی و شادی دابن. عزیزانم خۆمان بە خۆشحاڵە زانین ئەمڕۆژ بە پرۆگرامێکی نوێەوە میوانی ماڵەکانتانی بەو هیواین کە تاکۆتایی لەگەڵمانە بمێنەوە سود لەو بڕگە و بابەتانە وەربگرن کە بە یارمەتی هاوکارانم بۆمان ئامادەکردوون. تەوەری یەکەمان و سەرەتامان ئەمڕۆ تایبەت ئەکەین بە ساڵی یادی دامەزراندنی ڕۆژنامەی کوردستانی نوێ هەر بۆ بۆنێش و پیرۆزبانی خۆمان ئاڕاستەی سەرجەم کارمەندان و لە پرساوانی ئەم ڕۆژنامە ئازیزاکەین بۆ هیواین کە هەمیشە لە لوتکەی سەرکەوتندا بیان بینین. لە هەمان کاتیشدایم ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە ڕۆژنامەی کوردستانی نوێ 29 ساڵە دامەزراوە و لە 12 ساڵی 1990 دامەزراوە و لەو کاتەوە هەتا ئێستا 8056 ژمارەی لێ دەرچووە. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە بابەتەکانی ڕۆژنامەی کوردستانی نوێ لە کۆنەوە هەتا ئێستا چۆن بوون تا چەند گۆڕانکاریان بەسەردا هاتووە و بێگومان گرنگێکی زۆریان داوە بە چینی ژنان بە گەنجان. ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەو گرنگی پێدانانەوە و تا چەند هەوڵیاندا بۆ گۆڕانی ڕۆژنامەکەیان لەگەڵ نوێبوون و یەکێتی نیشتیمانی کوردستاندا. ئەمە تەوەری یەکەمان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان قسە و گفتوگۆکەین لەبارەی ئایندەی ڕۆژنامەی کاغەز لە هەرێمی کوردستان. وەک ئەزانین کە جاران ئەگەر ڕۆژنامەیە یاخود گۆڤارێک دەربچوایە بێگومان خوێنەران بە تامەزرۆییەوە بوون بۆ ئەوەی کە بیخوێننەوانێ، بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا خوێنەر لە ڕۆژنامە گۆڤارەکان کەمی کردووە، بەڵام ئێستا کە لەگەڵ ئەو کەمکردنەوەی ئەم خوێنەرانە ئێمە ئەمانێت قسە و گفتوگۆکەین لەبارەی ئەوەی کە هۆکار چییە ئەم ڕۆژنامانە خوێنەریان کەمی کردووە و تەکنەلۆژیا تا چەند کاریگەری هەیە لەسەر کەم بوونەوەیان و چی بکەن بۆ ئەوەی کە خوێنەرەکانیان لە دەست نەدەن و خوێنەری ڕاستەقینیان هەبێ. بەڵێ ئازیزانم ئەمە تەواوی تەوەرەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوودی لێوەربگرن. ئازیزانم ئێستاش بڕگەی یۆگامان هەیە، با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. بەیانی هەموو لایەک باش لەوانەیە هەشتمدا هەوڵە دەم بینەوە خزمەت بەڕێستان. باسێکی تر لەو باسانەی کە هەموو جارێک پێش هەر بەرنامەیەک هەوڵمانداوە باسی کەین. ئایا باشترین کاتێک بۆ ئەنجامدانی یۆگا چ کاتێک؟ باشترین کاتێک بۆ کەسێک کە بێت یۆگا بکە لە نێوان 4 بۆ 6 بەیانیە بۆ گونجاوترین کات ئەم کاتەیە کە دانراوە. لەم کاتەدا زۆرترین ڕێژەی پرانە کە وزەی ژیانە یاخود ئەکرێ بڵێم زۆرترین ڕێژەی ئۆکسجین لە هەوایە هەیە و بەهۆی نەبوونی جموجۆڵێکی زۆری ئەو مەکاینانەی کە زۆرترین دۆمۆکسیدی کاربۆنەکەنە هەواوە باشترین کاتێکە کە زۆرترین ڕێژەی ئۆکسجین تۆ لە هەواوە ڕاستەخۆ وەرگریت. لە هەمان کاتیشدا ئەم کاتە نەبوونی جەنجاڵێکی زۆر یارمەتی دەرێکی باشی تۆیە کە تۆ بتوانیت تەرکیزێکی باشتر کۆبیتەوە و لە هەمان کاتە ڕۆژێکی گونجاو بە وزەیەکی دروستەوە و بە وزەیەکی نوێ بە ئەنجام بگەین. وی ڕاستترین کاتەکان و باشترین کاتەکان بۆ ئەنجامدانی یۆگا بەیانیانە واتە ڕاستەوخۆ لە دوای خۆر هەڵاتن تا 6-7 بەیانی، بەڵام ئەمە ئەشەیە گونجاو نەبێ بۆ هەموو کەسێک کە لەو کاتەیە هەستێت بۆ ئەنجامدانی یۆگا. ئەکرێت لە نێوان 8 تا 12 نیۆڕۆیە ئەم پرۆگرامانە بە ئەنجام بگەێنێ و لەوەشە کە ئەمەش هەر کاتێکی گونجاونەوێت. باشترین کاتێک کە یۆگای تیا بکرێ بە درێژایی ڕۆژە واتە ئەو کاتێک کە خۆر بە ئاسمانەوەیە کەسێک دەتوانێت ڕاستەخۆ یۆگا بکە تا پێش خۆر ئاوا بوون پرۆگرامەکانی دروستی یۆگا هەمووی بە ئەنجام بکەێنێ و کۆمەڵی پرۆگرام هەن کە ئەکرێت لە شەوا بکرێت کە سوودمەندیشە بۆ تاڕادەیەکی زۆر باش. کۆمەڵە پرۆگرامی مدیتیشن هەیە کە ڕاستەخۆ پرۆگرامی تێڕامان کە ڕاستەخۆ توانێت لە شەوا بکرێن. مانایەوە نییە کە من تەنها بتوانم لە ڕۆژە یۆگا بکەم نەتوانم لە شەوا بکەم. بەرنامەکانی یۆگا وایە کە توانین لە تۆ 24 کات ژمێری شەو ڕۆژێک دابیکەی. ڕاستە جیاکراوە تۆ کۆمەڵە تەمارینی جەسەدی هەیە لە باشترە لە درێژای ڕۆژەکە بکرێ، بەڵام کۆمەڵە تەمارینی ناوەکی تەمارینی هەناسەوە یاخود تەمارینی مدیتیشنێک کە ڕاستەخۆ ئەشتوانێت دەشەوا بکرێت، بەڵام باشترین کاتەکان گەرتیا یۆگا بە ئەنجام بکەندێ لە درێژایی ڕۆژەوە تەو کاتێک کە خۆر بە ئاسمانەوەی.
ئێستا هەمووتان قاچی ڕاستان بخەنە پشتی ئەژنۆی قاچی چەپتان، قاچی ڕاستان لە بەردەم قاچی چەپتان لە بەردەمتانەوەی ماتسیندراسانە بەڵام بێوێ ئەژنۆ قاچی بنوشتێنیتەوە. ئێستا هەموو قاچی ڕاستان لە بەردەم خۆتانەوەی باوەشکە بە قاچی ڕاست بەردەستی بە قۆڵی چەپ باوەشکە بە قاچی ڕاستە قاچی ڕاست قاچی ڕاستت لە پشت ئەژنۆی قاچی چەپتەوەیە. یەس کەواتە کاتێک قاچی ڕاستت لەوەیە بە قۆڵی چەپ قاچی ڕاستەیەگری و ئەسوڕێیت بەلای کوێ بەلای چەپە. زۆر باشە بێرەوە باری ئاسایی و هەمان شێوە بۆ قاچی چەپ. و بێرەوە باری ئاسایی قاچەکان ڕاکێشە لە بەردەمتەوە چاوەکان داخراوە یەکێکی تر لەو جوڵانی کە ئێستا ئەمانوێت بە ئەنجامە بگەێنی قاچەکانت بێنە لای خۆت هەوڵ بدە بە پەنجەکانی قاچەکانت بگری قۆڵەکانت لە بەشی ناوەی قاچەکانتە. ئەمە یارمەتی دەرێکی زۆر باشە. پاشان هێواش شێواش قاچ درێژەکەین لە پێشەوە و هەوڵە بێن قاچمان ڕێکەین و لەشمان وەکو ژمارە هەشتێک یاخود سێ گۆشەیەک وایە محاولێ بکەم گرنگ نییە چەندێک دەتوانی گرنگێ محاولێک بکەیت. زۆر باشە بێرەوە باری ئاسایی تکرارێکی تر هەمان جوڵە کێشە نییە ئەڕوات. زۆر باشە بێرەوە باری ئاسایی و ئێستا لەسەر ئەژنۆکانە دانیشە دەستەکانتان لەسەر ئەژنۆکانتانە لەگەڵ هەناسەیەکی خۆڵ دەستەکانە ستون لەسەر لەش بەرزکە و لەگەڵ دانەوی هەناسەکەت بەڕێکی بنوشتێرەوە تا ئەو شوێنی کە ناوچەوان دەچێتە سەر زەوی سمتەکان و قاچت لێک جانابنەوە چاوەکانت داخراوە یەکێک لە گرنگترین جوڵەکان بۆ کۆکردنەوەی تەرکیزێکی زۆر باش. لێرە بڕۆ لەسەر دەم ڕاکشێ تەواو ریلاکس سەر لە لایەک ڕاگرە بە شێوازێکە خۆت پێت خۆشە. ئەمە ژوانەی ئەمڕۆ تا بەرنامەوانی داهاتوو هەر لە ئارامی و شادیا بن.
بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی کە زانین کە لە ئێستادا فێرخوازێکی زۆری یاری یۆگا هەیە و هەنێک کەس وەکو یاری سێریەکەن بۆ ئارامکردنەوەی دڵ و دەرونیان و لە هەمان کاتیشە هەنێک کەس وەکو وەرزشێک ئەیبینن. ئێمەش ڕۆژانە بڕگەی یۆگامان هەیە بەو هیواین کە لە ماڵەوە ئێوەش دووبارە بکەنەوە سوودی لێوەرگرن و هەنێک کەس هەیە ئەچێتە ناو هۆڵەکانی تایبەت بەم یاریە و هەنێک کەسیش لە ماڵەوە دووبارە کاتەوە بۆ هیواین کە ئێوەش دووبارەکەنەوە سوودی لێوەرگرن. بەڵێ ئازیزانم وەکە زانین ئێمە ڕۆژانە کۆمەڵێک بڕگەی جۆرا و جۆرمان هەیە هەر بڕگە و زانیاری دەربارەی بوارێکی جیا ئەدەین بە ئێوە و لە بڕگەی شار و وڵاتانی جیهاندا ئێمە هەرجارە و شارێکی جیهان پیشان دەدەین و دیمەنە جوانەکانی پیشانی ئێوەی ئازیز دەدەین. بەڵێ ئازیزانم ئێستاش شاری ڤینیسیامان هەیە با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین. ئێستاش پەیامنێرمان کاروان لە کۆیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە کە زانیاریمان هەیەتێت لەبارەی یادی 100 ساڵەی شاعیر دڵزار. کاروان سڵاو لەبێ بەیانیت باش بێت. ئەمەوێت بزانم کە زانیاریەکان دەربارەی ئەم یادە لە لای تۆ چییە؟ کۆژین بەیانیەوە و بینەرانی کەناڵی یاسمانی گەلی کوردستان باش. ئەمڕۆ لە شاری کۆیە بە بۆنەی یادی 100 ساڵەی شاعری گەورەی نەتەوەی کوردەوە دڵزار لێرە وەرکشۆپێک دەکرێت. دیارە چەند ڕۆژی ڕابردوو لە شاری هەولێر بە بۆنەی یادی 100 ساڵەیەوە وەک یادی ئەو یادی لە دایکبوونەوەی کرایەوە لە شاری هەولێر. بەڵام لە زانکۆی کۆیە بە شێوازێکی زانستی ئەمڕۆ پانێڵێک پێشکەشەکرێەوە چەندین توێژینەوە لە بەرهەمە سیاسی و ئەدەبی ڕۆشنبیریەکانی دڵزارەکرێ
لە ژیانی سیاسی و ئەدەبی و ڕۆشنبیری خۆیدا هەڵبەتە ئەمڕۆ دو بدۆیەوە لە زانکۆی کۆیە سەرۆکی زانکۆی کۆیە کۆنگرێکی ڕۆژنامەوانی ئەبەسێت لە سەبارەت بە و ڕیزبەندی زانکۆیانێکەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان دیاریکراون. من سەبارەت بە ئەو وەرکشۆپێکە ئەمڕۆ هەیە کە لە زانکۆی کۆیە لەسەر شاعیر ئەحمەد دڵزار من میوانێکم هەیە مامۆستا فازیل شەوڕۆ کە یەکێکە لەو پانێلستانی کە بەشداری کردووە. مامۆستا گیان نام کاتت باش زۆر سپاس بۆم دەفەتێکە لەگەڵمانە بووی بەیانیە. مامۆستا ئێوە ئەمڕۆ لە یادی 100 ساڵەی شاعیری نەتەوەی کورد دڵزار چەند پانێڵێک و چەند سیمیناری پێشکەش دەکەن و باز لە چی دڵزار دەکەن و ئەهمیەتی ئەو بەرەمانەی دڵزار بۆ ئێستای نەتەوەی کورد چییە؟ بەینتان باش و بەینی بینەران باش. ئیمڕۆ کە 100 ساڵ تێپەڕ دەبێ بەسەر لەدایک بوونی شاعیر و خەباتجێڕێکی گەورەی کورد مامۆستا ئەحمەد دڵزار. لە ڕاستیدا لە کۆی ئەو ئەدیب و نووسەر و شاعیرانەی کە لە دنیا هەنا تەنها 165 ئەدیب و شاعیر و نووسەرمان هەیە کە تەمەنیان گەیشتۆتە 100 ساڵ. بەڵام لە نێو شاعیرەکانی هەموو جیهاندا تەنها 24 شاعیرمان هەیە و لەو 24 شاعری تەنها یەک لەو شاعیرانەی کە غەیری کووردە زیندوونە. کەواتە ئەحمەد دڵزار دووەمین شاعیرە کە تەمەنی دەگاتە سەدەیەک و تاکو ئێستا لە ژیانیش داماوە و لە ڕیزبەندی شاعیرانی جیهانیش ژمارەکەی دەبێتە 25مین شاعیر کە سەدەیەکی لە تەمەنیدا تێپەڕەن. دڵزار هەموەکو شاعیر و هەموەکو خەباتجێڕ و تێکۆشەر و هەموەکو مرۆڤ پێگە و جێگەیکی یەکجار مەزنی لە نێو کورداندا هەیە. وەکو شاعیر ئەو لە ساڵی 1940ەوە یەکەم دەقی خۆی نووسیوە واتە 6 ساڵی ڕەبەقە خزمەتی ئەدەبی کوردی دەکات و یەکێک بووە لەو کەسانەی کە بەشداری کردیە لە نوێکردنەوەی ئەدەبی کوردی هاوشان لەگەڵ شاعیری گەورەی کورد گۆران. بەڵام ئەوەی ڕاست بێ دڵزار کەمێک غەدری لێکراوە کە زیاتر باسی نوێکردنەوەی ئەدەبی کوردی دێتن تەنها یەک دوو شاعیر زیاتر ئاماژیان پێ دەکرێت. لە کاتێکدا ئەو نوێکاری کە دڵزار کردیەتی جێگایەکەی یەکجار دیارە لە ئەدەبی کوردی. وەکو تێکۆشەرێکیش ئەوەندەی ئەو شاعرە لە شاخ و داخ و لە زیندانەکانی کۆیە و هەولێر و کەرکووک و بەغدا و کووت و بەعقوبە بووە هێندە لێ نەو شاریدا نەژیاوە. خاڵی لە هەموویشان گرنگتر ئەتوانم بڵێم کە ئەحمەد دڵزار شاعیرێکی جیهانیە لەبەر ئەوەی ئەو هەمیشە داوای ئازادی، داوای سربەستی، داوای خۆشگوزەرانی هەموو مرۆڤەکانی گۆی زەمین دەکات. هیواداری ئەحمەد دڵزار تەمەنێکی خۆشتر و باشتر و بە تەمەنێک بەساختر بەسەر بات و بەردەوام بێ لە خزمەتکردنی ئەدەبی کوردیدا و شۆڕشی کورددا. مامۆستا ئەمڕۆ ئێوە لە زانکۆی کۆیە بە ئەنجامدانی پانەڵێک و تۆ بەشداریت کردووە. ئەو پانەڵی تۆ کە پێشکەشی دەکەی باز لە چی ئەحمەد دڵزار دەکەن؟ بابەتەکەی من لە ژەرناونیشانی گوڵ و گوڵزار لە شعری ئەحمەد دڵزاردا ئەو نهێنەیەکەوە من ئاشکرام کردووە. ئەحمەد دڵزار یەکەمین شاعیری کووردە کە زۆرترین دەق شعری لەسەر گوڵ و لەسەر ئەو شانە هەیەکەوە لە خێزانی گوڵن. ئەو 642 جار وشەی گوڵ و وشەی خێزانەکانی گوڵ وەکو خونچە و شکۆفە و ئەو جۆرانی بەکارهێناوە. 165 جار ناوی گوڵەکانی هێناوە کە ڕەن بێ هەندێک لە نەوەکانی نوێمان هیچ ئاشنایەتیان بەو ناوانە نەبێ. لەبەرەوە ئەحمەد دڵزار وەستایەکی یەکجار زۆری کردووە لە تەوزیفکردنی گوڵ لە ناو دەقە شعرەکانیدا. ئەگەر کۆی گوڵەکان بەسەر دەقە شعرەکانیدا دابش بکەین دەبینین لە هەر سێ لاپەڕەدا 2 جار ئەو گوڵی بەکارهێناوە. لە کاتێکی شاعری گەورەی کورد لەتیف هەڵمەت کە کۆی بەرهەمەکەی 2400 لاپەڕەیە ئەویشت 706 جار گوڵی بەکارهێناوە. ئەو لە هەر سێ لاپەڕی یەک جار گوڵ دەکەوێتە ناو دیوانەکەیەوە. ئەحمەد دڵزار ئەتوانم ناوی لێ بنێم شاعیری شاگوڵی کورد لەبەر ئەوەی هیچ شاعرێک بەقەد ئەحمەد دڵزار مامەڵەی لەگەڵ گوڵ و گوڵزار و ئەو شتانی کە پەیوەندیان لەگەڵ باغ و بستان و گوڵ هەیە نەکردووە. مامۆستاگە بە کورتی باس لەوە بکەین ژیانی سیاسی دڵزار لەکوێ و لە چیوە دەستی پێکردووە؟
دلزار لە خێزانێک لەدایک بووە بۆ خۆی خەباتجێر و تێکۆشەر بوون ئەو خێزانە هەمووی ڕۆشنبیر بوون هەمووی شاعیر و زۆربیان شاعیر و ئەدیب و پێگەیان لە هونەردا لە شاری کۆی هەبووە جگە لەوەش هەر لە مێژە کۆی لانکەی کوردایەتی بووە لانکەی شۆڕش بووە بە تایبەتی لە سیەکان و ئەو هەر ماوەیەکی زۆر کورت دوای دامەزراندنی حیزبی شوعی ئەو دەچێتە ڕێزی هاوڕێیانی حیزبی شوع و دەست دەکات بە خەبات ئەو لە تەمەنێکی زوو ڕەنبی هەر هەرزەکار بکەوە دەکەوێتە بەندیخانە و لەو بەندیخانانە ڕۆژ بە ڕۆژ زیاتر فێرە کوردایەتی و سوورتر دەبێت لەسەر ئەو بیر و باوڕێکەوە ئەو هەیەی ئەو لەیەکێک لە دەکە شعرەکانی ئاماژە بەوە دەکاتن کە لە هیچ شتێک پێشێمانی و ئەوەی ئەوی دڵخۆش کردووە تا دوای هەناسەی لە ژیاندا ئەو بیر و باوڕە پتەوەی کەوا هەیەی وەکو مرۆڤێک 6 ساڵە شعر دەنووسێ و 80 ساڵیشە لەسەر یەک بیر و باوڕ بەبێ ئەوەی تەناف بازی کردبێ خەباتی خۆی دەکات. گەلێک سپاس مامۆستا فازل شەڕۆ بۆ ئەم دەرفەتی کە ئێمە بەخشی سپاس بۆ ئێوە زۆر سپاسەکەم. بەڵێ کۆژین ئەوەی کە گوێبیستی بووین لە زاری مامۆستا فازل شەڕۆ کۆی ئەو بابەتانە دەبێت کە ئەمڕۆ لە پانێڵی یادی 100 ساڵەی لەدایکبوونی دلزاری شاعیرە ئاماژەی پێدەکرێت و من دەمەوێت بەدەر لەمە لە شاری کۆی ئاماژە بەوە بکەم هەڵبەتە دوێنێ بەهۆی ڕووداوێکی هاتچۆ لە ڕێگای نێوان کۆیە پارێزگای هەولێر قەشەی گەورەی کۆیە کە یەکێک بۆ لەو قوربانیانەی کە لەم ڕووداوەیە گیانی سپاردووە و هەڵبەتە دوێنێ لە ڕێڕسمێکی شایستەیە بە ئامادەبوونی بەرپرسانی ئیداری و حیزبی ئەم شارە لە گوندی هەرمۆتە بە خاکسپێردرا و ئەمڕۆ یەکەم ڕۆژی پرسەکەی دەبێت لە شاری کۆیە و ئەگەر ئێوە شتێکتان نەمەبێت من دەگەڕێم وڵاتان. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان و سپاس بۆ ئەو میوانشی کە بۆ مایکی گەلی کوردستاندووە بە هیوای تەمەند درێژی بۆ ئەو شاعیرە ئازیزە. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی گوڵمان هەیە بابەیە کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین. باینتان باش بڕگەی ئەمڕۆمان باسی گوڵی گوێچکەفیلەکەین. گوێچکەفیل یەکێکە لە گوڵانەیەکە کە لە ئەندۆنیسیا و لە هند و لە مالیزیا لەو شوێنانە بە شێوەیەکی سروشتی ڕواوە. گوێچکەفیلێکێکە لە گوڵانێکە کە جاری وایە تا 2-3 مەتر بەرزەبێتەوە و گەڵاکەی لە شوێنی خۆیان و لە سروشتی خۆیان زۆر گەورە ئەبێ بەڕادەیەک لەوانەیە یەک گەڵای بگاتە نیومەترێک. ئەم گەفیلە زۆر جا لە لای خۆمان کە بە خێوی ئەەکەین 3 گەڵا دروستەکە لە گەڵای چوارەمە سێم ئەمرێتەوە ئەبێتەوە بە 3 گەڵا. بۆ شێوەی زیاکردنی زۆر جار خەلفەیەک دروستەکە لە لای خۆیەوە بەو شێوەیە ئێمە ئەو خەلفێ دەرەکەین ئەبێتەوە بە نەباتێکی تازە. گوێفیل یەکێکە لەو نەباتانێکە کە بەبەستی جوانی بەکارێت هەم ئۆکسسیجینێکی زۆر ئەیە بە سروشتواتە ئەگەر لە ماڵانە دابنێ ئەمە شتێکی جوانە و هەروە لە قاعات و لە دەوائر و لە شوێنی ڕسمیشدا شتێکی جوانە. بەس ئەو شتێکە کە ئەبێ ئاگامان لێ بێ گوێفیل هەر بە هەمان شێوەی دیفنباخیا و ئەو جۆرە نەباتانە مادەیەکی سامیتە لە گەڵاکەیە. بە هەمان شێوەی ئەو گەڵانە نابێ بێڵین مناڵ بیخوا یعنی بۆ گەورە هیچ کێشەی نییە بەس بۆ مناڵ لەوانەیە مناڵ عقلی پێنجکە تۆزێکی لە بکاتەوە هەم یعنی ئەبێتە هۆی بڵین لە زمان بکەوێ یا ئەگەر کەمێتێکی زۆر بخوات دوور بێ ئەبێتە هۆی مردن. لەبەرەوە ئەبێت دایکان و باوکان ئەگەر گوێچکەفیل بەخێوەکەن ئەبێ ئاگیان لە مناڵ بێ یا لەو عمرێکە کە ئەو مناڵە هەیە بەخێوی نەکەن.
پێوازی بە خێوکردنەکەی و گەشەکردنەکەی گوێفیل حەزی بە ڕووناکی هەیە، حەزی بە شێداری هەیە، حەزی بەوە هەیە کە دەرەجێکی حراری باشێ بێت کە لە تاوەکو 25 بۆ 30 تەحملەکە. بەڵام لە شوێنێکی ینی شوێنەکەشی تۆزێ سێبەریش بێ هەر ئاساییە بووی هەر تەحملەکات و وەک وتمان باشترین ڕێگەش بۆ گەشەکردنی ئەوەیە خۆڵەکەی پیتمۆسی تێکەڵاو بێ بە مانی جارێک NPK بینەوە NPKش زیاتر لە هاوین و بەهاریشە تەسمیل بکرێت ئەتیادێ لە زستانە سەمادینەیە. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان تەوەریەکەمان و سەرتامان تایبەت ئەکەین بە ساڵیادی دامەزراندنی ڕۆژنامەی کوردستانی نوێ کە ئەمڕۆ 29 ساڵە خزمەت ئەکاوە ژمارەیەکی زۆر 8,056 ژمارەی لێ دەرچووە هەتا ئێستا یەکێک بۆ لە ڕۆژنامەکانی کە زمان حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەرم بۆ مەبەستەش بەڕێز هەڵکەوت زەنگەنە سکرتێری نووسین لە ڕۆژنامەی کوردستانی نوێ لە لامانە کاکەڵکەوت سڵاو لێبێ و پیرۆزبایی خۆمان ئاراستەی خۆتان و سەرجەم کارمەندانی ئەم ڕۆژنامەیە ئەکەین بە ناوی گەلی کوردستانەوە. زۆر سپاس بۆ بەڕێستان و پیرۆزبایی لە خۆمان و لە ئێوەی هاوڕێ و هاوکارەوە پیشەشمانێک. زۆر سپاس دەکەم. کاک هەڵکەوت با سەرتا لە ڕۆڵی بەڕێز مام جەلالەوە دەست پێ بکەین. ئەمەوێت بزانم کە وەک خۆتە زانی کە بەڕێز مام جەلال ڕۆڵێکی گرنگی هەبووە لە دامەزراندنی ڕۆژنامەی کوردستانی نوێدا. هەتا ئەو کاتێک کە بەڕێز مام جەلال مابوو ڕەوشی ڕۆژنامەی کوردستانی نوێ چۆن بوو جیاوازتر بوو لە ئێستا؟ ئەم سادەی کە ئێستا لەگەڵ جەنابتە قسە لەسەر یادی کوردستانی نوێەکەین ژمارە 8,057 کەوتۆتە بەر نیدی خوێنەران 8,057 جار سڵاو و ڕێز و وەفاداری بۆ سەرۆک مام جەلال و پیرۆزبایی بۆ هەموو ئەو هاوڕێ و هاوپیشە هاوکارانەمان کە بە درێژای 20 ساڵی ڕابردوو لە قۆناغەکان لە ڕۆژەکاندا لە کوردستانی نوێ هاوکار بوون و بەشێک بوون لە ستافەکە و وەفاداری بۆ ئەو هاوڕێی هاوپیشانەشمان کە بەداخەوە لە ژیانە نەماون و بەجیان هێشتین. دیارە ئەگەر قسە لەسەر ڕۆڵی مام جەلال بکەین لە کوردستانی نوێدا بەڕاستی ڕۆڵێکی سەرەکی و گرنگ و بەرچاوی هەبووە سەرۆک مام جەلال لە کوردستانی هەر لە سەرەتاوە لە دەرکردنی و لە بیرکردنەوە لە دەرکردنی ڕۆژنامەیەکی ڕۆژانە لە دوای ڕاپەڕینی خەڵکی کوردستان سەرۆک مام جەلال خاوەنی بیرۆکەکە بۆ بەڕاستی و دەتوانم بڵێم ڕۆڵێکی سەرەکی هەبووە لە دەرکردنی ڕۆژنامەی کوردستانی نوێ و بە درێژایی ساڵانی دەرچوونی ڕۆژنامەی کوردستانی نوێژ هەتا ئەو ساتێک کە سەرۆک مام جەلال تەندروستیەکی باش هەبوو بەردەوام خوێندنەرێکی وردی ڕۆژنامەی کوردستانی نوێ بوو و بەردەوام بە ڕێنمایی و ڕاستپادەکانی لە خەمی گەشەپێدانی ڕۆژنامەی کوردستانی نوێ بووە. من دەتوانم لێرەوە ئەوە بڵێم کە بۆ خۆم چەندی جار ئاگداری ئەوە بووم کە ئەگەر هەواڵێک یان راپۆرتێک یان بەداداچوونێک یان ریپۆرتاژێک یان هەر بابەتێکی تری شایستە و جوان لە کوردستانی نوێ بڵاو بایەتەوە سەرۆک مام جەلال خۆی هاتە سەرخەت و داوای پەیوەندیکردنیە کرد بەو کەسێک کە ئەو شتەی کردووە و ئێستاش دەتوانم بڵێم چەندی کەس هەن شایەتی ئەوادەن کە سەرۆک مام جەلال ڕاستەخۆ قسەی لەگەڵ کردوون و دەستخۆشی لێکردون بۆ ئەو کارانەی کە لە کوردستانی نوێ بڵایان کردوێتەوە و سەرۆک مام جەلال هەمیشە لە خەمی گەشەپێدانی بواری ڕۆژنامە نووسی کوردستانە بۆ بەشەی گشتی چکە ئێمە نابێەوەمان لە بیر بچێکە سەرۆک مام جەلال بۆ خۆی پێشە مشتێکی ڕۆژنامە نووس بووە و شارەزایەکی ورد و بە سەلیقەی بواری ڕۆژنامەگەری بووە و هەروە لە خەمی بەردەوام لە خەمی گەشەپێدانی ڕاگەاندنیەکی نیشتیمانی کوردستانە بووە لە نێویشتیانە لە خەمی گەشەپێدانی ڕۆژنامەی کوردستانی نوێ بووە و بۆ ئێمە جێ شانازیە کە هەموو جارەوترێ ڕۆژنامەی کوردستانی و ڕۆژنامەکەی سەرۆک مام جەلالەوە دیارە ئەمەش دووبارە بۆ ئێمە جێ شانازیە کە ئەمە ئەمانەتێکی سەرۆک مام جەلالە بە دڵنیایی وەک بیبلەی چاومان ئەیپارێزین و بە بەردەوامی لە خەمی گەشەپێدانی ئابین و هەمیشە ئێمە لەژێر ڕێنمایی و ڕاستپادەکانی سەرۆک مام جەلالە کە بە بەردەوامی وەکوتم ڕێنمایی و ڕاستپادەی ئێنات بۆ کوردستانی نوێ لە هەوڵی گەشەپێدانی زیاتری ڕۆژنامەی کوردستانی نوێین و هیوادارم بتوانین لە ئاست ئەو متمانەیە شابین کە
هەم سەرۆک مام جەلال لە کاتی خۆی بە ڕۆژنامەی کوردستانی نوێ هەبوو هەم ئێستاش هەم هەواڵانی یەکێتی و هەم کۆمەڵانی خەڵکو هەم خوێنەرانیشمان بە کوردستانی نوێ هەیە. بەهیوان کاک هەڵکەوت بابینە سەر ئەوەی کە ڕۆژنامەی کوردستانی نوێ یەکەمین ڕۆژنامە بووە کە مۆڵەتی لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە پێدراوە. ئەمە بزانم کە تا چەند ئەم ڕۆژنامە بۆتە سومپڵێک بۆ ئەوەی کە ئەو ڕۆژنامانەی تر کە دەرئەچن چاو لە ئێوە بکەن. لە ڕاستیە بە شایەدی خوێنەرەکانیشمان کوردستانی نوێ لە ماوەی 29 ساڵی ڕابردووە خوێنگەیەوە بۆ پێگەیاندنی کادری باری ڕاگەیاندن بەڕاستی و لەم بوارەشدا کوردستانی نوێ ڕۆڵێکی دیار و بەرچاویە بووە و خۆشبەختانە ئێستاش بەشێکی زۆر لەو هاوپشانەمان کە لە کەناڵەکانی دیکەی ڕاگەیاندن کارەکەن ئەگەر پرسیار لە خۆشیامکەی باسی ئەوکەن کە ڕۆژێک لە ڕۆژان لە ڕۆژنامەی کوردستانی نوێ کاریان کردەوە و هاوکار و هاوپیشەی کوردستانی نوێ بوون لەم ڕۆوە کوردستانی نوێ خاوەنی سەروەریەکی یەکجار زۆرە و ئێستاش بەڕاستی لە مەیدانەکە ڕۆڵی بەرچاوی خۆی ئەبینێ هەم لە بەرەودان بە بواری ڕاگەیاندنی و بواری ڕۆژنامە نووسێری کوردستان هەم لە پێگەیاندنی کادری ڕاگەیاندن و وەکوتیشم خۆشبەختانە ئێستا ئێمە سەربەزین بەوەی کە لە چەندین کەناڵی ڕاگەیاندن و هاوڕێی و هاوپیشەکانی خۆمان ئەبینین کە ئێستا خزمەت بە بواری ڕاگەیاندنی کوردیەکەن. کاک هەڵکەوت با باسێک لە دیزاین و شێوازی ئەم ڕۆژنامەیە بکەین هەر لە کۆن هەر لەو کاتی یەکەمین ژمارەی لە دەرچوو هەتا ئێستا تا چەند گۆڕانکاری بەسەرهاتووە ئەزانین کە زیاتر ڕەنگی سەوزی تێدا بەکارهێنراوە و سمبولێک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەمەد بزانم کە پەڕەکانی تری چۆن دیزاین کراون بە چه ڕەنگێک نووسراون. لە ڕاستیە یەکێک لە بوارانەی کە کوردستانی هەمیشە گرنگی پێداوە بواری دیزاین بۆ لەم بوارەشدا بەڕاستی دەتوانم بڵێم لە ڕووی دیزاینشەوە کوردستانی نوێ بە شێوەیەکی جوان و بە شێوەیەکی شایستە کەوتێتە بەردیری خوێنەرانی و بە درێژایی ساڵانی ڕابردووش بەردەوام لە خەمی گەشەپێدانی ئەم بوارەشدا بووە و لە خەمی خۆگونجاندن بووە لەگەڵ ئەو گۆڕانکاریانەی کە لە بواری دیزاینە لە بواری دیزاین لە ڕۆژنامەگەدیا دێتە ئاراوە و خۆشبەختانە لە ڕووی دیزاینەوە دەتوانم دیزاینێکی باشمانەیە و لاپەڕەکانیش بەشێک لە لاپەڕەکانمان ڕەنگا و ڕەنگن و هەروەها بەڵێ 6 لاپەڕەمان بە هەموو ڕۆژێک ڕەنگا و ڕەنگە و ڕەنگی سەوزی ڕەنگی سەرەکی کوردستانی بووە کە ئەمە هەم سمبولیەکی نیشتیمانی کوردستان و جەناب ئاماژە پێ هەم ڕەمزی ئاوەدانی و خۆشگوزەرانی کاک هەڵکەوت با باسێک لە ژمارەی ئەو دەرچوانەی ڕۆژنامەی کوردستانی نوێ بکەین. ئەمێ بزانم لە دەرچوونی یەکەمین ژمارەوە هەتا ئێستا تا چەند جیاوازی لە ڕووی بابەتەکان لە ڕووی ئەو بابەتانی تێیدا بڵاو کراوەتەوە تا چەند جیاوازیان هەیە و ئایا تەنها گرنگی دراوە بە سیاسەت یاخود سەرجەم بوارەکانی پێشێل نەکردووە ئەم ڕۆژنامەیە؟ لە ڕاستەیە کوردستانی گرنگی بە هەموو بوار و چین و توێژە جیاوازەکان داوە بەڵام دیارە ڕۆژنامێکی سیاسی گشتیە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرێکە لایەنە سیاسەکە ئەولوێتی سەرەکی بۆ لە ڕۆژنامەی کوردستانی بەڵام لەگەڵەوەشدا لە گرنگیدان بە هەموو بوارەکانی تکەم تەرخەمین نەکردووە و ڕۆژانە لە ڕێی دەرکردنی چەندین پاشکۆ بە درێژایی 29 ساڵی ڕابردوو بەردەوام لە خەمی هەموو چین و توێژەکانە بووە و لەم بوارەشدا پاشکۆکان بەڕاستی کە ئێستاش چەندی پاشۆی لەگەڵایە شایەتی ئەوەدەن کە کوردستانی نوێ هی هەموو چین و توێژەکان بۆەوە هی هەموو بوارەکانی بوو. کاک هەڵکەوت هەر لەسەر ئەو پاشکۆیانە مێ بزانم کە ئەو پاشکۆیانە دەربارەی چ بابەتێکن باز لە چ بابەتێک دەکەن؟ ئێستا ڕۆژنامەی کوردستانی هەموو ڕۆژە دوو پاشکۆی لەگەڵایە بۆ نمونە ڕۆژانی یەکشەمە پاشکۆی کەشتوریحی لەگەڵایە کە پاشکۆیەکی زیاتری بواری زانستی و تەندروستیە و گرنگترین هەواڵ و راپۆرتی زانستی و تەندروستی بڵاوکاتەوە پاشکۆی ساڵۆن هەر لە ڕۆژانی یەکشەمانە دەرەچێکە ڕووماڵی چالەکەەکانی ساڵۆنی کوردستانی نوێەکە ڕۆژانی دووشەمانیش پاشکۆی ستادیۆمە کە تایبەتە بە بواری وەرزش و بواری وەرزشی هەم ناوخۆیی هەم جیهانی و لەگەڵەوەشە پاشکۆی یادگاریش لە ڕۆژانی ئەدگار هەر لە ڕۆژانی دووشەمانە دەرەچێت ڕۆژانی سێشەمانیش پاشکۆی ڕەوتەکان کە ڕووماڵی گرنگترین ڕووداوەکانەکە لەسەر ئاسی عێراق و پاشکۆی سێبەر و سایش لە ڕۆژانی سێشەمانە دەرەچێت ڕۆژانی چوارشەمانیش پاشکۆی ئەدگار کە هەر جارێک یەکێک لە کەسایەتیە نیشتیمان پەروەرە دیارەکانی کوردستان لە ماوەکانی ڕابردووە بەسەر دەکاتەوە هەروە پاشکۆی گوندستانی نوێ کە تایبەتە بە بایەغدان بە گوندەکانی کوردستانی نوێ و ناوبەناویش لە ڕۆژانی چوارشەمە پاشکۆی دۆسێ بڵاوکرێتەوە کە هەر جارەی دۆسێکی تایبەت لەسەر بارێکی جیاواز دەکاتەوە و ڕۆژانی پێنجشەمانیش
بە هەمان شێوە دوو پاشکۆی لەگەڵایە پاشکۆی ڕوتەکان دیسانەوە کە ڕۆژانی پێشەمان تایبەتە بە ڕووماڵ بێگومان هەرێک لەو پاشکۆیانش تەنها یەک ژمارەیان لێ دەرچۆ دواتر نەماون بەڵام هەنێک پاشکۆی تر هەیە کە تا ئێستا بەردەوامی بەڵام ئەم پاشکوانەی کە باسم کرد ئەم پاشکوانە ئەو پاشکوانە کە ئێستا بە بەردەوامی ڕۆژانەوەکو لەگەڵ کوردستانیا دوو پاشکۆ دەرەچێ پێنجشەمان بێچکە لە پاشکۆی ڕوتەکان پاشکۆی ئەدەب و هونەریشی لەگەڵایە و ڕۆژانی هەینی و شەمە ژمارەی هەفتەی کوردستانی نوێیە کە ژمارێکی تایبەتە لە ڕووی ناوەڕۆکەوە مەڕاستی جیاوازە لە ژمارەکانی دیکەی هەفتەی کوردستانی نوێەوە بایەق بە هەموو پرس و بابەتە جیاوازەکاندا هەم لە ئاستی کوردستان هەم لە ئاستی عێراق هەم لە ئاستی ناوچەکە و جیهانیش دەستە خۆش بە کاکەڵکەوت دەگەڕێمەوە لای بەڕێزت بەڵێ عزیزانم ئێستاش راپۆرتێکمان هەیە لەسەر کوردستانی نوێ کە لایەن سۆشیال میدیای کوردستانی نوێ خۆی ئامادەکرا با بێ کۆبینەری بین و دواتر بەردەوامی ساڵی نەوەیەکەوە خەریکی پیشەی ڕۆژنامە فرۆشتنم تا ئێستش بەردەوامم 28 ساڵە لەسەر ئەم کارم بەردەوامی لە ئیشەکەی خۆم ڕازیم زۆر ئیشەکەم ئیشێکی خۆشە حەزم لێم بابەتی ئەم ڕۆژنامە و ئەوانێ بڵین ڕاحت نەکەم ئیشا بەڵام وەکو ینی دەستپێکی سەرەتای ساڵی نەوەیەک کۆمەڵی ڕۆژنامە دەرست ویکێتی نیشتیمانی و ڕۆژنامەی ڕێبازی نیو پەیامین ئەوانەی دەرەکە ڕۆژنامەکان بەڵام ئەو ڕۆژەی کە هەباڵ مام جەلال ڕۆحی شاد بێ مەلعەبەکە مژدەی ئەوەی هەینە کە ڕوتی ڕۆژنامەیەکی نوێ بەڕێوێ ڕۆژنامەی کوردستانی نوێ خۆشترین ڕۆژ بۆ من ئەو ڕۆژە بکە مژدەکەی یاکێمە جا دوانزەی یەکە ڕۆژنامەکە دەرچوو ئەو ڕۆژە یەکەم ڕۆژ ئێمە لەسەر جارێ ڕۆژنامەمانە کە ئەو ڕۆژە دەرچوو تەسەور کە یەکەم ڕۆژنامەی کوردی بوو لە دوای ساڵی ڕاپەڕین و دوای ڕاپەڕینەکە یەکەم ڕۆژنامەی ڕۆژانە بوو کە دەرچوو ژمارەیەکی زۆر نازانم بەخوا 400 و 500 بوو ئەو ڕۆژە قەناعەتم پێکرد نەگەیشتە نیوەڕۆ پیرۆزبایی لە ساڵیادی ڕۆژنامەی کوردستانی نوێیەکەم و پیرۆزبایەکەیش لە شاری ڕۆشنبیری یەکەم چونکم ئەم ڕۆژنامەیەکی گرنگە بۆ ئەم شارە و بۆ هەموو شارەکانی کوردستان چونکم بە زمانێکی کوردی پاراوە دوێ و یعنی ڕۆژنامەی شاری سلێمانی و ڕۆژنامەی هەموو کوردستان بە ڕۆژنامەی کوردستانی نوێەوە شاری سلێمانی جوانتر و قەشەنگتر ئەبێ لەبەرەوەی شاری ڕۆشنبیریە و بە شتێکی زۆر گرنگی ێزانم ئەم ڕۆژنامەیە سەرکەوتوو بێ و لە دەی حوتینەوە چوار بەردەوام تا ئێستاچیەوە ڕۆژنامە فرۆشتمان ڕۆژنامەکە چۆنە زۆر چاکێتەوە ئەوە نەماوە ڕۆژنامە ئەوە نەماوە بازاری چاپۆنی ئاگاداری و عەلان و ئەم شتانە زۆرێک کرد سەرەتا پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی ڕۆژنامەکە لە سەرجەم خوێنەرانی و بەڕێوەبەر و کارمەندەکان یەکەن بە هیوای سەرکەوتنی زیاتر و بەردەوام بن لە کارەکان ڕۆژنامەیەکێکە لە پایە گرنگەکانی ڕۆژانە بۆ وەعی بۆ ڕۆشنبیری کۆمەڵانی خەڵک شتە بتوێت و نەتەوێت ڕۆژنامە کار ئاسانترین شوێنە شتە لە هەموو شوێنە لە هەموو جێگایك تۆ توانی سوود بیبینی لێی زانیارەکان خوێنیتەوە ڕۆژنامەش بەڕاستی بتوێت و نەتەوێت زۆر گرنگە لە هەموو عالەمە ڕۆژنامەی خۆیانەیە خەڵک هاوڵاتیان لەبەرەو پێشچوونی ڕۆژانە لە کارە سیاسیەکان ئابوووریەکان تیجاریەکان لە ڕێگەی ڕۆژنامەوە بتوێت و نەتەوێت کۆمەڵی ئەعلان ئەکرێ ئازار کوردستانی نوێ یەکێک لە ڕۆژنامە باشەکان تا ئێستش بەداوام الحەمدوللا من ئێستش بەم حاڵەیەوە لە بەم گوزارانی خەڵکۆ تەکنۆلۆژیا پێشکەوت ئێستا بڵێن ئێستا ڕۆژنامەی ئەلکترۆنی هاتوۆتە پێشەوە ڕۆژنامەی کاغەز ئەو خوێنەری نەما بەڵام کوردستانی نوێ هەموو ئەو ینی بڕیەوە ئەستانگاهەکە ئێستا لە ئازار ڕۆژێکی باش لای منە فرۆشێت بەڕاستی لە هەموو بوارەکانی لە ڕۆژنامەکە جارە زۆر ترین هینی خوێنەری کە خوێنەری خوێتەوە ئەم هینەی دۆشێرکۆیە
عندها مواضيع الرياضية بابتي هنري هموش يعني للروي هنا للروي نرخيش ولا الروي هموش تيكو بروجلي باشي يزعل والله من الله ضروري ضرورية براحتي ضروري يعني أمر روجكارة روجنامي كي زور باشا يعني اللي همور روي كانوا بيشكوتوا بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامی قسە و گفتوگۆکانمان لەسەر ساڵیادی دامەزانی ڕۆژنامەی کوردستانی نوێ بەردەوامی پێین کاک هەڵکۆ دەگەڕێمەوە لای بەڕێزت ئەمەوێت باسێک لەو کتێبانە بکەین کە بە درێژایی دەرچوون یەکەمین ژمارەی ڕۆژنامەی کوردستانی نوێ دەرچوون و ئەو کتێبانە باس لە چی ئەکەن وەک ئەزانین کە ژمارەیان 20 کتێبە ئەمە بزانم کە ئەم 20 کتێبە باس لە چی ئەکەن لە ڕاستیە بە درێژایی ساڵانی کارکردنی کوردستانی نوێ یەکێک لەو بارانەی کە گرنگێکی بەرچاوی پێداوە چاپکردنی کتێبەوە لە هەموو بارەکانە بە تایبەت لە بواری ڕۆژنامەگەریە و لەم ڕۆوەکو جەنابەت ئاماژەت پێدا زیاتر لە 20 کتێبی چاپ و بڵاو کردوێتەوە و ئێستاش بەدەر لەوەی کە کتێب چاپ و بڵاوەکاتەوە لە ڕێگەی ساڵۆنی کوردستانی نوێشەوە ڕۆژانە خوێندنەوە بۆ ئەو کتێبە جیاوازانەی ترەکە کە لە هەرێمی کوردستانە دەرەچن و کوردستانی نوێ تەنها لە ڕووی دەرکردنی ڕۆژنامەکەەوە ڕۆڵی نەبینەوە بەڵکو لە زۆر لایانی تریشەوە ڕۆڵێکی بەرچاوی گێڕاوە و دڵنیام لە ساڵی نوێی کارکردنی شە کوردستانی نوێ گرنگی زیاتر هەم بە گەشەپێدانی ڕۆژنامەکە لە ڕووی ناوەڕۆکەوە هەم بە بەرەودان بە چاپکردنی کتێب لە بارە جیاوازەکان و بە تایبەتیش لە باری ڕۆژنامەگەری کاک هەڵکۆت با باسێک لە ئازادی ڕۆژنامەگەری بکەین لە هەرێمی کوردستان وەک دەزانین کە ئازادی ڕۆژنامەگەری ڕاهانیە لە هەرێمی کوردستاندا ئەمە بزانم کە ڕۆژنامەی کوردستانی نوێ تا چەند هۆکارێک بۆ بۆەوەی کە ئەو ئازادی کە ئێستا هەیە بیخڵقێنێ بۆ ڕۆژنامە نووسان لە ڕاستیە بە درێژایی تەمەنی کوردستانی هەمیشە گرنگی بە ڕاو بیر و ڕای جیاوازدا و ئەمە یەکێکیش بۆ وەکووتمان لە ڕێنمایی و ڕاستەباتەکانی سەرۆک مام جەلالیش هەمیشە سەرۆک مام جەلال ڕێنمایی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندنی یەکێتیەوە کە یەکڕنگ نەبن هەوڵ بدەن و فراڕەنگ بن بۆ هەمەلایەن بن وە پانتایەکی فراوان بۆ بواری ڕەخنە و ڕەخنە لە خۆگرتن برەخسێن و ئێمە شانازی بەوە شەکەین کە هەواڵ مام جەلال وتێتی پێم خۆشە ئەگەر ڕەخنە لە یەکێتی نیشتیمانی کوردستان گیرا لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بڵاو بکرێتەوە لەژێر ڕۆشنایی ئەم ڕێنمایی و ڕاستپاردانەدا وەکو ئاماژەم پێدا کوردستانی نوێ بەردەوام بایەخی بە بیرڕای جیاوازدا و هەمیشە بەشێکی زۆری لاپەڕەکانی تەرخان کردو بۆ بیرڕای جیاواز ئێستاش کوردستانی نوێ دوو لاپەڕی ڕۆژانەی تەرخانە بە سەکۆی ئازاد و بیرڕای جیاواز و بەدەر لەمەش لە هەواڵ و لە ڕووماکردنی چالاکیەکان و لە راپۆرت و ڕیپۆرتاژەکانیشە هەمیشە هەوڵەدا بۆچوونی هەموو حیزبولایەن و سیاسی پێگاتەکانی دیکەش بڵاو کاتەوە کە هەندێک بۆچوونی ئەم لایەنە سیاسیانە ئەم پێگاتانە لەگەڵ بۆچوونی یەکێتی نیشتیمانی کوردستان شایەک ناگرێتەوە بەڵام کوردستانی نوێ بەبێ سانسۆرێک بڵاوی کردوێتەوە و دڵنیان لەم بوارەدا کەم تەرخەمی نەکردووە لە ئایندەشتا کەم تەرخەمی کاک هەڵکەوت وەکو بەڕێزت پێ دوانییە کە مانەوەی ڕۆژنامەی کوردستانی نوێ بەندە بەوەی کارڕەخنەکانی قبول کردووە لەلایەن خۆیەوە لە ڕاستیە هەمیشە ڕەخنەگرتن و ڕەخنە لە خۆگرتن بنەمایەکی سەرەکی بۆ بەرەودان بەکارەکانت لەبەرەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بە شێوەیەکی گشتی نەترساوە لە ڕەخنە لێگرتن و هەمیشە وەکو وەزانین لە هەرێمی کوردستان ژەگەرێن بە تەماشا بکەین ئەو لایەنی کە زۆرترین ڕەخنەی لێ ئەگیرێەوە خەڵک جورئەتی ئەوە هەیە کە ڕەخنەی لێ بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوە سنووری دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ کە ئازادیەکی بەرچاوی تیا فەرهەم کراوە ئەوە ڕاگەیاندن و سنووری دیکە بووە کە تا بە جۆرێک لە جۆرەکان ئازادی و بیرڕای جیاوازی تا ئاستێک تیا چۆنەڵی ڕێگا نەدراوە بە شێوەیەکی دروست ڕەخنە و ئازادی بیرڕا و ئەوانە لەو سنوورانەدا بێ بەڵام من پێم وایە بەڕاستی هەرێمی کوردستان بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستانە ئازادیەکی بەرچاو هەیە بەڵام ئەم ئازادیە بەداخەوە لەلایەن هەندێک کەسەوە لەلایەن هەندێک لایەنەوە لەلایەن هەندێک کەناڵی ڕاگەیاندنیشەوە بە شێوە دروستەکە مامەڵەی لەگەڵ نەگرا بۆی پێم وایە پێویستمان بە ڕێخستنەوەی ئەم ئازادیە هەیە کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر ئێستا بۆ نمونە دۆخێک لە عێراق و لە ناوچەکان لە ئارایە لە ماوەی ئەم چەند ڕۆژەی ڕابردووەگە بوونەوە وەرگین ئەبینی هەندێک کەناڵی ڕاگەیاندن بەبێ هەستکردن بە هیچ بەرپرسیارەتێک لە خۆیانەوە بە پشتبەستن بە سەرچاوێکی نادیان باز لە جۆرەها زانیاری ناڕاست و نادروست دەکەن کە ئەگەر بەوردی سەرنجی بدەیت تەماشاکێک ئەمە لە نەتیجا بڵاوکردنی ئەم جۆرە هەواڵ و زانێرێ ناڕاست و نادروستانە
زیان بە بەرژەوە دێگەشتەکانی هەرێمی کوردستانی ئەگەێنێ بۆیە بەرپرسیارەتی و بە برسیاتی مامەڵەکردن لەگەڵ ئازادی و لەگەڵ بیرروڕای جیاواز و لەگەڵ ڕخنەگرتنیش یەکێکە لە بنەما سەرەکیەکانی هەر کەناڵێکی ڕاگەاندن و هەر لایەنێکی سیاسی و بە دڵنیاییەوە ئێمە دەبێت بۆ لەمەودا بەڕاستی لایەنێک هەبێت کە بەتابێت کە ئێستا سەرۆکی ڕۆژنامەنووسانی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان کار لەسەر بکات کە ئەم ئازادی ڕۆژنامەگەریە بەڕاستی ڕێک بخاتەوە چکە ئەگەر بەم شێوەیە بەردەوام بێ من پێم وایە زیانی لە قازانجی زیاتر کاک هەڵکەوت ئەمێ هەر لەسەر ئەوەی کە ئازادی ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستان بێگومان بەڕێزت باست لە کۆمەڵێک ڕێکار بۆ ئازادی دەربڕین کرد پێت وانیە کە ئەم ئازادی دەربڕینە هۆکارێکە بۆ ئەوەی کە هەر کەناڵێک لەلایەن خۆیەوە ئەو ڕووداوە نەخوازانانی کە بڵاو ئەبێتەوە ڕۆژانە هەیە هەر کەناڵێک لەلایەن خۆیەوە بە شێوەیەکی ناڕاست بڵاوی ئەکاتەوە و ئێوە لەلایەن ڕۆژنامەکەتانەوە چیتان کرۆ بۆ ئەوەی کە ئەو ڕووداوانی لەلایەن ئێوە بڵاو ئەبێتەوە تەواو پشتڕاست بکرێتەوە تەواو ئیتر ئەو خوێنەرانی کە ئەی خوێندنەوەوانێت تەواو بڕوایان پێتان هەبێت لە ڕاستیە یەکێک لە ڕاستپاتەکانی سەرۆکمانجێرا بۆ ڕاگەاندنیەکی نیشتیمانی کوردستانەوە بوو کە لە هەموو کاروبارێکی ڕۆژانەتان ڕەچاوی سێ شتی گرنگ بکەن ئەویش ڕازگۆیی پێش هەموو شتێک ڕازگۆیی و بەڕاستی وەڕۆنی و ڕازاوایی لە گەیاندنی و بابەتێکی ئەتوێ بگەنی بە بینەرەکانت بە خوێنەرەکانت و بە بیسەرەکانت پێم وایە ئەبێ هەموو کەناڵێکی ڕاگەیاندن و هەموو کەسێک بە بەرپرسیارەتەوە مامەڵە بکات و ئێستا کە هەرێمی کوردستان کردن لە قۆناغێکی چارەنووسسازە لە هەموو کات زیاتر پێویستمان بەوەی کە میدیا بە شێوەیەکی گشتی بەرپرسیارە مامەڵە لەگەڵ ئەم دۆخە بکات نابێ ئێمە باف بە خۆمان بدەین لەژێر ناوی ئازادی بیرروڕا ئازادی خەڵکی تر و ئازادی هەرێمی کوردستان بخینە بەرمەترسیەوە بەڕاستی دەبێت ئێمە وەکو کەناڵەکانی ڕاگەاندن هاوکار بین بە گەشەپێدانی ئەو بە ئازادەیەکی ئێستا لە هەرێمی کوردستانە هەیە کە خۆشبەختانە وەکوم ئازادەیەکی بەرچاو هەیە لە هەرێمی کوردستانە بەڵام دیسانەوەڵم پێویستمان بۆیە کە بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم ئازادیا بکەین و هەوڵ بدەین بە هەموو لایەک ئەم ئازادیە زیاتر گەشە پێ بدەین نەک کارێکی وا بکەین کە بەداخەوە ئازادەکە بەرەوداوە بەرین و خۆشمان سەرچاوی ئەم هەنگاوە بین پێویستمان بەوەیە کە لە هەموو کاروبارێکی ڕۆژانەماندا بەتایبەت لە کەناڵەکانی ڕاگەیاندنە تەرکیز بکەین لەسەر وەکوتم ڕازگۆیی لەسەر گەیاندنی هەواڵی ڕاست و زانیاری دروست وە کێبڕکێ بکەین دیارە کێبڕکێکردن بۆ هەموو کەسێک بۆ بەتایبەت بۆ هەموو کەناڵێکی ڕاگەیاندن شتێکی زۆر دروست و شتێکی زۆر ڕۆژە بەڵام پێویستە کێبڕکێمان لەسەر ئەوە بێ کە کێبڕکێ بکەین لەسەر گەیاندنی زۆرترین هەواڵ و زانیاری ڕاست و دروست نەک لەسەر گەیاندنی زۆرترین هەواڵ و زانیاری بەبێ ئەوەی بزانین سەرچاوەکە یان ناوەڕۆکەی چییە بەڵکو پێویستمان بەوەیە کە کێبڕکێ بکەین وەکوتم لەسەر زۆرترین هەواڵی ڕاست و دروست و پشت بە سەرچاوی ڕسمی ببەسین من هیوادارم یادی کوردستانی بکەینە بۆنەیەک بۆ ئەوەی کە بواری ڕاگەاندنی لە هەرێمی کوردستان ڕێک بخەینەوە و وەکو وتم مامەڵەی ڕۆژانەمان لەگەڵ هەموو هەواڵ و زانیاریەک سەرەتا بەرژەوەندی گشتی خەڵکی کوردستانمان لەبەر چاو بێ اینجا بەرژەوەندی کەناڵەکەی خۆمان چکە ئێمە هەموو کەناڵەکانی ڕاگەاندن ئاماژمانە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان بگەینین و پێویستە ڕێگای دروست بۆ ئەم ئەمە بەسەما بەکار بێنین کاک هەڵکەوت وەکو دوامین پرسیارم ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم ئایا لەگەڵ نوێبوونەوە و کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستان ئێوەش هەوڵی ئەوەتان داوە کە ڕۆژنامەکەتان نوێ بکەنەوە لە ڕووی بابەت و لە ڕووی ڕەنگا و ڕەنگی پەڕەکانتان لە ڕووی دیزاین و شێوازی ڕۆژنامەکەتان دروشمی سەرەکی چوارەمی کۆنگرەیەکی نیشتیمانی کوردستان نوێبوونەوە بوو هیوادارم ئەم نوێبوونەوەیە بە کردار لە هەموو بوارەکان لە ناوی نیشتیمانی کوردستان ڕەنگ بداتەوە بەتایبەت لە ڕاگەاندنیەکی نیشتیمانی کوردستانەوە دیارە نوێبوونەوە هەمیشە خواستێکی سەرەکی بۆ لای ڕاگەاندنیەکی نیشتیمانی کوردستان و لای کوردستانی نوێش بەڵام بۆ نوێبوونەوە پێویستمان بەوەیە بەڕاستی کە دوو لایەنی سەرەکی بۆ هەر کەناڵێکی ڕاگەاندن دابین بکرێت لایەنێکیان توانە داری و دارایەکەیەتی بەڕاستی و لایەنێکیان پێدانی زانیاریە هیوادارم و هەر ئەوە لەم سەرکردایەتیە نوێیەکی نیشتیمانی کوردستان چاوەڕوانێکرێت کە کەم تەرخەمی نەکەن لە پێدانی زانیاری ڕاست و دروست بە کەناڵەکانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەوانیش هاوکار بن بۆ گەشەپێدانی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ناویشیاندا ڕۆژنامەی کوردستانی دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ سپاس بۆ بەڕێز هەڵکە و زەنگەنە سکرتێری نووسین لە ڕۆژنامەی کوردستانی نوێ بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگای نیگامان هەیە بابێ کۆبینەری بین و دواتر بەردەوام بین.
ئازیزانم لەگەڵتان بەردەوامی وەکوتمان تەوەریدۆمان و قسە لەسەر ئایندەی ڕۆژنامەی کاغەزەکەین لە هەرێمی کوردستان بۆ مەبەستەش دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ و نووسەر لە لامان ئامادەیە. کاکاروان سڵاو لەوێ و بەیانیت باش بێت. زۆر سپاس دەکەم بەخێر هاتیت. کاکاروان با سەرتا لەوە دەست پێ بکەین لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا لە هەرێمی کوردستان ئایندەی ڕۆژنامەی کاغەز بەرەو کوێ دەچێت؟ سەرەتا پیرۆزبایی لە ڕۆژنامەی کوردستان نوێ دەکەم ڕۆژنامەی دایک ڕۆژنامەی هەمومان ئەو خوێندنگەیە کە هەمومان لێ پێگەیشتوین دەستخۆشی لە ستافەکەی ئێستای و جارانیشی دەکەم کە زۆر دڵسۆزانە و زۆر لێبڕاوانە ئیشان لەم ڕۆژنامەیەدا کردووە. لە سەبارەت بە چارەنووسی میدیای چاپەمەنی یاخود ڕۆژنامە و گۆڤار وەکو ئەیبینین نەکات لە کوردستان بەڵکو لە هەموو جیهان ئەم جۆرەی میدیا پاشەکشێک کردووە بە حکمی ئەوەی کە تۆ ئەلتەرناتیڤی تر هاتوتە سەر گۆڕەپانی میدیا ئەویش مەسەلەی ئینتەرنێتە. ئینتەرنێت بە حکمی ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لە مۆبایلەکانمان هەیە لە لاپتۆپ هەیە لە ئۆفیسەکانمان لە شوێنی دوام لە شوێنێک دەستە بەرکراوە دەستت پێی دەگا لەبەر ئەوە خەڵک بەشێکی ڕووی کردوتە ئەم شێوازەی میدیا و پشتی لە ڕۆژنامەی کاغەز یاخود گۆڤاری کاغەزی کردووە. ئەمە پەتایەکە بەڕاستی هەموو دنیا گرتوتەوە بەڵام لە شوێنێک بۆ شوێنێشتر جیاوازی هەیە لە کوردستان ڕەنگە کاریگەرێکی زۆری بەڵێن ئینتەرنێت یاخود تەکنۆلۆژیای نوێی میدیا زۆر کاریگەری کردوتە سەر میدیای چاپەمەنی بەڵام لە ئەوروپا هەر جۆرێکی کەناڵ تایبەتمەندی خۆی یاخود حەق خۆی پێدەدرێت لەلایەن خوێنەران لەلایەن وەرگرانەوە. بۆ نمونە ئەگەر بێ سەیری وڵاتێکی وەک بەریتانیا یاخود ئەڵمانیا بکەیت هێشتاش خەڵک لەوێ سنجی ڕۆژنامە لایەن ماوە خوێنەری خۆی ماوە. ئەمە تەنها تایبەتیش نییە بە باڵێن تەمەنێکی دیاری کراوە بەڵکو خەڵکێک هەیە کە حەز تام و چێژ لە ڕۆژنامە وەردەگرێت. ڕۆژنامەی ئەوێش هەمومان دەزانین چۆنە ڕۆژنامەی ئەوێ ڕۆژنامەیەکی باڵێن بڵاوکراوەیەکی دەوڵەمەندە هەموو بوارەکانی ژیان لە خۆ دەگرێت تەنانەت لە ڕێکلامەکان ژە ڕێکلامانێکە بڵاویش دەکاتەوە خەڵک پیا و حەز دەکات سەیری بکە و تام و چێژی لێ دەبینێت. جگە لەوەی کە تۆ ڕۆژنامە ئێستا لەو شوێنانە ڕاستە لە ئینتەرنێت تۆ ینی ئەو ڕۆژنامەیە بەردەوامە لە ئینتەرنێتیش دەگاتە دەست خەڵک بەڵام ئەوەی کە لە ئینتەرنێت دایدەنێ وڵاوی دەکاتەوە فەرقی هەیە خود جیاوازی هەیە لەگەڵ ئەوەی کە هەل لەسەر ئەوە کاروان ئەو ڕۆژنامانی کە لە ئێستادا هەن هەمویان پیجێک و ئەکاونتێکی تایبەتیان خۆیان هەیە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان و تۆ هۆکاری ئەوە بۆ ئەوە ناگەڕێنیتەوە خەڵکی خوێنەری ڕۆژنامە کاغەزەکان نین لەبەر ئەوەی کە هەمان ئەو بابەتی لە ناو ڕۆژنامەکەیاندا هەیە ئەو بابەتەیە کە لە ناو پیجەکانیشان بڵاویەکەنەوە. دیسان باسیەوە دەکەمەوە کە کۆمەڵی کوردی زۆر جیاوازی ئەمە کۆمەڵی کێشەمان هەیە کە لە هەندێک وڵاتانی دنیا ئەم کێشانە نیە ئەوەی تایبەتە بە میدیای چاپکراوە. بۆ نمونە ئێمە کۆمپانیای دابەشکردنی ڕۆژنامەمان نییە، ئەدرێسمان نییە، ئەدرێسی ماڵانمان نییە بۆی تۆ ڕۆژنامە بگەین تو ئەدرێسی ماڵان. هاتوو چۆن لە کوردستان تەنها لە ڕێگەی تاکسی و پاسەوەیە لە کاتێکدا کە تۆ لە وڵاتانی تر بە فڕۆکەیە بە شەمەندەفەرە هەموو لە کاتی خۆی دەگاتە ئەو شوێنانە ڕۆژنامە دەگەین بۆ شوێنان. جگە لەوە تۆ کۆمپانیای دابشکردن کە نەبێ ینی چێ ڕۆژنامە دابش دەکات. ئەمە کارێکی زۆر قورسە چووکە کاتی دیاریکراوی هەیە لەو کاتە سعادەوەندا ڕۆژنامە دەچێت بۆ ئەو شوێنە. بەڵام لە دنیا وان نییە، لە دنیا ینی باڵێن ئەوروپا دایان کۆمپانیای دابشکردن ڕۆژنامە هەیە، کۆمپانیای تر هەیە کە ئیشی دابشکردنی هەر شتێکە کە تۆ پێی دەستپێریت. لەبەرەوە ئەمە کێشەی سەربارە کە هاتوۆتە سەر میدیای چاپکراو. خەڵک لەبەر ئەوەیە ڕوودەکاتە سەر ڕوودەکاتە تەکنۆلۆژیای میدیام. تۆ مۆبایلەکە لە گیرفانتە مۆبایلەکە دەردەکەستا ئینتەرنێت لە ناو مۆبایلەکە شتەیە لەبەر ئەوە تۆ لە مۆبایلەکە سەیری دەکەیت. اینجا هۆکارێکی تریشی ئەوەی کە وای کردو ڕۆژنامە بە تایبەتی لە کوردستان بچێتە ناو ئینتەرنێتەوە ئەوەیە کە تۆ نابێت دابڕێت لە جیهانی باڵێن ئەوەی کە پێدەوێت ڤیرچوەڵ سپەیس جیهانی ئفترازیەکە. ئەمە کارێکی عاقلانەیە کە تۆ وات کردووە ئینتەرنێت لە جیاتی ئەوەی کە دژی کارەکەی تۆ بێت دژی میدیای چاپکراو بێت هاتووی کردوتە بە تەواوکەری ئیشەکەی خۆت. بەڵام ئەمە ڕێشوێنی خۆی هەیە تۆ چی بڵاو دەکەیتەوە لە ئینتەرنێت لە سوشیال میدیا چی بڵاو دەکەیتەوە. ئەمە دەوەستێتە سەر
عقلەتی بەڕێوەبرنی ئەو ڕۆژنامانە تۆ مەفروزە لە ڕۆژنامە بۆ ئەوەی سنجی ڕۆژنامەکەش هەر بمێنێ هەموو ئەو شتانێک کە لە ڕۆژنامەکەت بڵاوی دەکەیتەوە بە تایبەتی شتە گرنگەکان ناکرێت لە ئینتەرنێت بڵاویکەیتەوە ڕەنگە بەشێش تۆ بتەوێت بڵاویکەیتەوە بۆی سەرنج بەڵام سەرنجی خوێنەر یاخود وەرگر ڕابچێشت بڵێ تۆ لە ڕۆژنامەکە تەواوی وردەکارەکانت دەست دەکەوێت بەڵێ ئێمە جگەلەوە کێشەی مەسەلەی کۆپیڕایتمان هەیە بەڕاستی تۆ کە ڕۆژنامەیەک بۆ نمونە شتێک بڵاو کاتەوە لێرە گەشتێکە زۆر تایبەتیش بێت بە ڕۆژنامەکە سەبقێکی سەحەفی تێدا بێت دەست پێشخەریشی ڕۆژنامەنووسی تێدا بێت بەڵام تۆ دەیان کەناڵی تر تێ وێبسایتە پیجەکانە پیجینە ناسراوە هەموو بابەتەکەی تۆ دەدزن و بڵاوی دەکەرەوە یان لەبەرەوە تۆ ڕۆژنامەکەی تۆ ناچارە کەناڵێکی مردوو دەردەکەوێت لەم ناوە لەسەر شۆستەکان تۆز و خۆڵی لەسەر دەنیشێ ئەمە پەیوەندی بە یاساوە هەیە پەیوەندی بە سروشتی کۆمەلگا کەشتەوە هەیە لەبەرەوە ڕۆژنامە ئەگە پێشتر 10,000 چاپ کردوێ ئێستا باشترین ڕۆژنامە کوردستان بۆ لە شارێکی وەکو سلێمان ڕەنگە 1000 نوسخەی لێ چاپ کرد 1000 کۆپی لێ چاپ کرد ئەمە نیشانەی ئەوەی خەڵک ڕۆژنامە ناکڕێ و ڕۆژنامەی دەست ناکەوێ و دابەشکردنش خراپە. کاکاروان ئەمێت باسێک لە ئەو ڕووداوانە بکەین کە ڕۆژانە ڕوو ئەدەن بێگومان لەلایەن زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەاندن و لەو ئامێری بەدەستمانە ئەبینین کە ڕۆژانە کۆمەڵێک هەواڵ دەرباری ئەو ڕووداوانی کە ڕۆژانە ڕوو دەدەن بڵاو دەبێتەوانێ ئەمێ بزانام تا چەند ڕۆژنامەکان گرنگە ئەو ڕووداوانە بە شێوازێکی وا بڵاوکەنەوە کە تەواوی زانیاریەکانی لەسەر بە شێوەیەکی ڕاستە و دروستی بن بە هاوڵاتیان لە هەمان کاتیشدا زانیاری زیاتر بدەن دەربارەی ئەو ڕووداوی کە ڕوو ئەدات بۆ ئەوی کە خوێنەری زیاتر بەلایخوایان ڕاکێشێکی زۆر گرنگە بەڕاستی ئەمە هۆکارێکە بۆ مانەوەی ڕۆژنامە کە چۆن مامەڵە لەگەڵ ئەم جۆرە هەواڵانە دەکات ئەم جۆرە پێشهاتانە دەکات ڕۆژنامەی ئەمڕۆ نابێت ڕۆژنامەی هەواڵی گشتی بێت واتە دوێنێ فڕۆکەی خراوەتە خوارەوە تۆ ناتوانیت تەنها زانیاری لەسەر دەگەم دوێنێ بەسەر بۆن مەسەری ڕۆژنامەکانی کوردستانکە ئەم هەواڵی دوێنێتیە فڕۆکەی خراوەتە خوارەوە لە کاتێکا تۆ لە کاتی کەوتنە خوارەوە فڕۆکەکە هەموو دنیا باسی هەواڵەکەی کردو لەبەر هیچ بەهایەکی نەماوە ئەوەی تۆ کە دەبێ بیکەیت ئەگەر ئەو هەواڵە گشتێشت بڵاو کردەوە ئەوە ڕەهەندی تری هەیە هەموو پێشهاتێک کۆمەڵ ڕەهەندی تری هەیە بۆچی فڕۆکە کەوتۆتە خوارەوە تۆ لەو ڕەهەندەوە سەیریکە یاخود باڵێن دەرهاویشتەکانی ئەم خستنە خوارەوە فڕۆکەیە چییە تۆ لەم ڕەهەندەوە سەیری بکە پێشبینی بکە پێشبینی ڕۆژنامە نووسانە بکە پەیوەندی ئەم ڕووداوە بە کۆمەڵ بڵێ ئەنجا جگەلەوە تۆ ئەگەر ئەمە شتە هەواڵە گشتەکە باس بکەیت بە پشێوە دەبێ باس بکەیت جگەلەوە تۆ زۆر نابێ خۆل لە شتی گشتی بدەیت بەڕاستی ینی تۆ دەبێت ئیشەکانت تایبەت بکەیت بەشتی زۆر نهێنی زۆر تازە کە خەڵک پێی پێ نەبرد بێ یاخود کەناڵە گشتەکان میدیای ئینتەرنێتەکان و تەلەڤیزیۆنەکان کە تەلەڤیزیۆنش هەمومان دەزانین زۆر خێرا لە گواستنەوەی هەواڵ پێیان پێ نەبرد بێت ئاگیان لێ نەبێت تۆ سەرچاوی تایبەت بە خۆت پیدا بکە بۆ منە لە دادگایەک کارەساتێک ڕوویداوە گەندەڵێکی گەورە کراوە لە دەیەکی لە دامەزراوەکانی حکوومەتە دامەزراوە حیزبیەکانە ناو خەڵکە تۆ بڕۆ خەریکی ئەو شتانە بە ینی ئەوەی کە پێدەوتر ڕۆژنامەگەری ئیستقسایی واتە لێکۆڵینەوەی ورد لە بابەتەکان اینجا تۆ دەکرێت پێشنیاز بخیتە ڕوو یعنی بەم شێوان ڕۆژنامە بەو شێوازان ڕۆژنامە دەتوانێت بمێنێتەوە لەسەر گۆڕەپانەکە ئەجینا ئەگەر بێت تۆ خەریکی هەواڵی گشتی بیت ئەو هەواڵانە کە لە ئینتەرنێت و تەلەڤیزیۆنەکان بڵاو دەکرێتەوە دەبێ فاتحە بۆ خۆت بخوێنیت. کاکاروان با بەسێک لە مانشێتی ڕۆژنامەکان بکەین و گەزانین هەموو خوێنەرێک سەرەتا مانشێتە خوێنێتەوە ئەمەیت بزانام تا چەند گرنگە ئەم ڕۆژنامانە کا لەسەر مانشێت بکەن مانشێتەکانیان بە شێوەیەک بنووسن کە خوێنەر بەلای خۆیان ناڕابکێشن و خوێنەری ناوەڕۆکی ڕۆژنامەکە بڵێ خۆی یەکەم شت خوێنەر کە ئەگەر سەیری ڕۆژنامە بکە سەیری لۆگۆ ڕۆژنامەکە دەکە بزانێت ڕۆژنامەکە کام ڕۆژنامەیە ئەو ڕۆژنامەیە هەم خوێنەرێک ئەزمونێکی هەیە لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندنی چاپکراو لەبەرەوە بزانێت ئەو ڕۆژنامەی ئەوە دەهێنێ ئەسڵەن بە دیاری بوەستێت یعنی باگراوندێکی هەیە ئەم ڕۆژنامەیە ئەم گۆڤارە شتی باشی تێدایە یان نا هەڵی کەمە یان نا پرۆفێشناڵە ئیش دەکا یان نا لەبەرەوە ئەمە یەکەم جار سەرنجی ڕادیکێشێت دوای ئەوە مانشێتەکانی لاپەڕەیەکە کە سەیریشی دەکا بزانی ئایا ئەم مانشێتانە چۆنن ئەدا خەڵک ڕۆژنامەنووسی عاقڵ میدیای چاپکراوی عاقڵ واتە ڕۆژنامەی مستاپی باش لە ڕۆژنامەکاندا ئەوانن کە مانشێتی سەرنجڕاکێش دادنن نەک ئەو سەرنجڕاکێشەی کە
پیجەکانی فەیسبوک و وێبسایتەکان دایدەنێن کە با بڵێن ماشێتەکەی جۆرێکە کە دەستە ناو هەواڵەکە زۆر زۆر دوورن لە یەکتر ئەمە نا چۆن مزداقیەتی کەناڵەکە لەکەدار دەکا و کەمی دەکاتەوە لای وەرگ لەبەرەوە تۆ پێویستە یەکەم شت ماشێتەکەت گزارش لە ناوەڕۆکی هەواڵەکە یان بابەتەکە بکات دوم شت ئەوەیە کە گرنگترین ئەو شتێک کە تۆ لە ناو هەواڵەکە هەیە ناو بابەتەکە هەیە ئەمە بخاتە ڕوو بوارێکیش بێڵێتەوە بۆ ئەوەی کە تۆ ینی جۆری لە غموزی بێڵێتەوە لە ماشێتەکە بۆی خوێنەرەکە ناچار بێ بچێ هەواڵەکە بخوێرێتەوە تۆ خۆت ناکرێ هەموو شتێک لە هەواڵەکە دانێت لە ناوشانەکە دانێت چکە لە ماشێتەکە گەر بێت و تۆ مشتەکان دانا خوێنەر ناچێتە ناوەڕۆکی هەواڵەکە ئەنجا مەسەلەی ڕنگ و ئینجا مەسەلەی قەبارە و ئەو شتانە دێتە پێش بێگومان دەبێت زۆر زۆر دوور بێت لە هەڵە و مەسەلەی خاڵبەندی و ئەوانە تێدا ڕەچاو بکرێت چونکە ئەمە سنجی بابەتەکە دەخاتە ڕوو سنجی ڕۆژنامەکەش دەخاتە ڕوو کا کاروانوەکو و دواپرسیارم ئەمەیە بزانم کە چی بکرێت لە ئێستادا بۆ ئەوەی کە خوێنەر بۆ ڕۆژنامە و گۆڤارەکان بگەڕێن لێتەوانێ ئەمە پێویستی بەکاری زۆر هەیە پێویستی بە توێژینەوەش هەیە چونکە تۆ لەگەڵ ئەگەر لە کۆمەڵگەی کوردی سیر بکەیت دەبێ توێژینەوە بکەیت بزانانی ئایا خوێنەر چۆن حەز دەکات ڕۆژنامەکە بێتت بەردەست بە چ ناوەڕۆکێکەوە بە چ شێوازێکەوە کەس ئامادە نییە لە گەڕەکەی خۆی بچێت لە بازار ڕۆژنامەیە بکڕێت چونکە تۆ ڕۆژنامە بەس لە بازار هەیە کە ئەمە کارێکی ئەمە شتێکی زۆر زۆر هەڵەیە کاتێک کە تۆ مۆبایلەکە لە بەردەست و لە مۆبایلەکەەوە ئەو زانیارێکە بتوێت بەردەست بێ ئامادەنی بچ ڕۆژنامە بخوێنیتەوە لەبەر ئەوە یەکەم شت ئەوەیە کە تۆ چۆن ڕۆژنامە دەگەین بە خەڵک نەک خەڵک ناچار بکەی بە دوای ڕۆژنامە ئەم سەردەمە نەماوە بەڕاستی خەڵک بە دوای ڕۆژنامە داوێڵ بێت چونکە تۆ تەکنەلۆژیا وای کردووە لە جیرفانت لەبەر لەپی دەستت هەرچی زانیاری دنیا هەیە لەبەردەست بێت لەبەرەوە تۆ یەکەم شت کاری ڕۆژنامە و گۆڤار ئەوەیە کە تۆ چۆن بگەیتە خوێنەر چۆن بگەیتە وەرگران بە شێوەیەکی زۆر ئاسان و بە مەسرفێکی کەم واتە تۆ نەکە ڕێگەیان پێ نەدێت کە تۆ پارە لە تەکسی و لە پاس و لە نازانم چی سەرفکە تەنانەت نرخی ڕۆژنامەکەش نابێ وەکو جاران بێ ڕۆژنامە دەبێت خۆی بژیێنێ لەسەر ڕیکلام ئەنجا ئەمەش کۆمەڵی گوردەکاریتری هەیە چۆن تۆ کوالیتی ناوەڕۆکت بەرز دەکەیتەوە چۆن کوالیتی ڕووکار و لایەن تەکنیکەکەت بەرز دەکەیتەوە بۆی سەرنجی خەڵک ڕایشیت بۆی بەلای خەڵکەوە شتێکی سەرنج ڕاکێش بیت با بڵێن لەبەر ئەوە تۆ ئەم وردەکاریانە هەموو لێ بەڕەچاوی بکەیت ئینجا دێیتە سەر ئەو شتانێک کە باسم کرد کە هەواڵی تایبەت بەخۆتە بێت لەسەر گەندەڵی ئیشکە لەسەر ئەو شتانێک کە خەڵک ئەوەی پێدەوتێت کۆمن ئیشوس ینی خەمی هاوبەشی خەڵک خەمی هاوبەشی خەڵک ئەمڕۆ چییە ئەمڕۆ گەندەڵیە ناعەدالەتیە ئەمڕۆ مەسالی ئەمنیە کۆمەڵێک شتە کە پەیوەندی خزمەت گوزاری گشتیە نەبوونی کارەبا نەوتە هەتا دوایی تۆ لەسەر ئەمانە ئیش بکە بەڵام بە شێوایەک کە لێکۆڵینەوە بێت بە ئاسانیش بکەوێتە بەردەست خوێنەرە ئەوە تو دەتوانێت بیمێنیتەوە لە ساحەکە لە گۆڕەپانی میدیا چێبرچی کەناڵەکانی تر پێ ئەگەر بەو شێوەیە نەبێت بەڕاستی وەکو ئێستا کە چۆن دەبینن ڕۆژنامە دادەخرێ ڕۆژنامەکان زۆر بیان داخرێت چەند ڕۆژنامەیەکی کەم ماون چارەنووسی ئەمانەکە ماویشن خراپتر دەبێت دەبێت ئێمە چاو لە وڵاتانی تر بکەین بەڕاستی ئەمە شوورەی نییە کە تۆ چاو لە وڵاتانی پێشکەوت بکەیت دەستەکانە خۆش بێ بۆ هیواین کە سەرجەم ڕۆژنامەکان و گۆڤارەکان لەسەر ئەو ڕێنماننی بەڕێزت ڕۆژنامەکان و گۆڤارەکانیان بەرەو پێشەوە بەرن بەڵێ سوپاس بۆ دکتۆر کاروان عەلی مامۆستای زانکۆ و نووسەر کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە لامان بوو بەڵێ ئازیزان ئێستاش پەیامنێرمان ئەحمەد بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لە کوردستانی نیوە لەگەڵمانایە ئەحمەد سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە ساڵیادی ئەم ڕۆژنامەیە چۆن بەڕێوە ئەچێت سڵاو لە ئێوە سڵاو لە بینەران کۆژین دیارە ئەمڕۆ ڕۆژێکی جیاوازە یادی دامەزراندنی ڕۆژنامی کوردستانی نوێ لەم بڕگەوە لە ناو چوارچێوەی چالاکیەکانی کوردستانی نوێ لەگەڵتان دەبین بەڵێ ئەمڕۆ لەو چوارچێوەی چالاکیانی کە بۆ یادی کوردستانی نوێدانراوە لە دوای سەعاتەوە تا سەعات یەکی پاشنیوەڕۆ لێرە پێشوازی لە میوانان دەکرێت بۆ هێنانی چەپکە گوڵ و پیرۆزباییکردیان و وتەی خۆیان و هێنانی پیرۆزبایی خۆیان بۆ ڕۆژنامەی کوردستانی نوێ کە ماوەی
زیاتر لە چەندین ساڵە خەبات دەکات تێکۆشان دەکات و زیاتر گرنگی بە کاغز و بواری میدیای دەدات لێرە بە شێوەیەکی بەردەوام ئەوەی کاری کردو ئەوەی ئێستاش بەردەوامە هەر خزمەتی بخۆیان دەگەێنن بە ڕۆژنامەی کوردستانی نوێ کوردستانی نوێ چۆن سەرۆک و سەرکردە سەرۆک مام جەلال بناغە و بنیادنەری بووە بۆ زیاتر خزمەتکردن ئێستاش لەسەر هەمان ڕێچکە چۆن سەرۆک مام جەلال کارێکی کردووە بۆ بنیادنانی ئێستاش ئەمان دەستەی نووسەران ڕۆژنامە نووسان میدیاکاران لە هەوڵی بەردەوام دەبن بۆ درێژەدان بەو ڕێبازە ڕێبازی کوردستانی نوێ ڕێبازێکە بۆ زیاتر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان بۆ زیاتر گرنگیدان بەو بابەتانی کە لە بواری میدیادا هەن و بەتایبەت لە ڕۆژنامەی کاغزیدا گرنگی زۆری پێدراوە من دەمێت بۆ قسە و باسی زیاتر لەسەر گفتگۆکردنی چوارچێوەی چالاکیەکانی ڕۆژنامەی کوردستانی نوێ و یادی تەمەنی کوردستانی نوێ لەگەڵ یەکێک لە ئەندامانی سکرتارێتی نووسین کاک مەریوان مەسعود ئەم کاتت باش ڕۆژی هاتنی ساڵێکی نوێی کوردستانی نوێ پیرۆز بێت و لەم ڕۆژەدا چیمان باز دەکەی فەرموو زۆر سپاس بۆ هاتنیەوە دیارە ئەمڕۆ خۆشحاڵیەوە ئێمە مۆمی بەرەو سێدەی کوردستانی نوێداگەسێنین بە خۆشحاڵێکی زۆرەوە کە دیارە کوردستانی نوێ خۆتان نەزانن وەکو قوتابخانەیەک وایە بۆ ڕۆژنامەنووسی کوردی بە شانازێکی زۆرەوە لە 92ەوە کە لە دوای ڕاپەڕینەوە وەکو یەکەم ڕۆژنامەی ڕۆژانە کە تا ئێستا بەردەوامە لە دەرچوون و پسر پسریش نەبووە بەردەوام ڕۆژانە دەرچووە ئەم ڕۆژنامەیە بەڕاستی خۆتان نەزانن چەندین ڕۆژنامەنووس و چەندین مامۆستا و تەنانەت چەندین سیاسیشی پێگەیاندووە لە بواری هەم لە ڕۆژنامەنووسی هەم لە بواری سیاسیە بۆیە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئێمە ئەم یادە کە بەرەو سێدەی کوردستانی نوێیە بەرز ڕادەگرین دیارە بەپێ ئەو بەرنامەی کە هەمانەیەمە ئەمڕۆ سعادەی سەرلەبەیانی تا یەکی نیوەڕۆ لە بارەگای سەرکی ڕۆژنامەی کوردستانی نوێ پێشوازیەکەین لەو میوانە بە ڕێزانەی کە لەو دۆست و هاوڕێ ڕۆژنامە نووس و کەسایەتیانەی کە بۆ پیرۆزبایی دێنە کوردستانی نوێ جگە لەوەش هەر لەم یادەدا ئێمە دوو بڵاوکراوەی نوێمان هەیە دوو کتێبی تازەیە هیچیان گۆشە نیگاکانی خاتو کلێر عەبدوڵای ڕۆژنامە نووس و چارەکوانی گواریژدانە کە ئەمڕۆ بڵاویەکەینەوە کتێبیشتریشمان لە چاپخانەیە لەم ڕۆژانە تاوا بێ هەر لەبارەی بڵین توێژینەوەیەکی ڕسمی و توێژینێکی زانستیە لەبارەی سەروەریەکانی ئەماڵێن شەهیدانی لاپەڕی شەهیدانی کوردستانی نوێ کە لایەن کاک محەممەد مێردە سۆری و ئیشار نووسراوە جگە لەوەش ئێوارەکەی ساعەتی دوای نیوەڕۆ لە گەلەری ئەمنە سوورەکە لە شاری سلێمانی پێشنگایەکی شێوەکاری هاوبەشی دوو هونەرمەندی ئازیزمان هەیە کە کاک محەممەد فەتاح و کاک ساڵح ئەلنەجارن پێشنگاکەش چەندین تابلۆ و بابرین وێنەی تازەی هەردوو هونەرمەندی لەخۆ گرتووە کە سەعاسی بە خۆشحاڵیەوە ئەکرێتەوە جگە لەوەش ئێمە بۆ سبەینێ کە ئەکاتە بڵێن سیانزەی یەک لە شاری ڕانی خۆشەویست نووسینگەی ڕانی ڕۆژنامەکەمان بۆ یەکەم جار وەکو ڕێزلێنانێک لەو هاوکار و لەو پەیامنێر و لەو کەسایەتیانی کە بە درێژایی دەرچوونی ڕۆژنامەی کوردستانی نوێ کە لە ساڵی 92 تا ئێستا لە 2020 بەردەوامە هاوکار و باڵێن کاریان کردو ڕۆژنامەکەی چ ئەوانەی شەهید بوونە چ ئەوانەی کۆچی دواییان کرد چ ئەوانەی ئێستا لە ژیانان و چی ئەوانەی ئێستا لە کاران بۆ کوردستانی چ ئەوانەی کەوازیانێنەوە هەمویان ڕێزیانی چیان بۆ دەکرێت لەوێ کە نووسینگەی ڕانی کوردستانی خۆی پێهێستاوە کە لەوێ هەم قەلغانی ڕێزێنان هەم کۆمەڵێک دیاری و بڵێن وتار و ئەوانە پێشکەشەکرێت بۆ یادەکەات تا ئێستا بەرنامەکانم بەم شێوەیە ماشەڵڵا ڕۆژنامەکانی تر لەو تەمەنەیان یان نەگەشتن بە تەمەنێکی دوور و درێژی وەکو کوردستانی نوێ داخران بەڵام کوردستانی نوێ بەرەو سێدەی تەمەنی چالاکیەکانی بەرفراوانتر دەبێت ئەمە چی وای لێ کردو دیارە کوردستانی نوێ وەکو باسم قوتابخانەیەکە جگە لەوەش بەڕاستی ئەبێ ئەوە بەڕوونی بڵێن کە ئێمە لە پشت کوردستانی نوێەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کاتێک کە یەکێتی لە پشت هەر کارێکی مەزنەوە بێ بەڕاستی ئەو کارە بەردەوامی ئەبێت و کوردستانی نوێش بەردەوام هەموو سەردەمەکانە سنگ و قورسایی خۆی پاراستووە و چ لە ڕووداوە سیاسیەکان بێت چ لە ڕووداوەکانی ناوچەکە بێت چ لە هەموو ئاستەکان بێ کەلتوری بێ فەرهەنگی بێ هونەری بێ بۆیە کوردستانی نوێ بە خۆشحاڵیەوە بەردەوام وەکو ئێمە ناومان ناوە کارگەی کوردستانی نوێ بەڕاستی و کارگەیەک وە ڕۆژنامە نووسان کە بەردەوام ڕۆژنامە نووسان چ لە بواری کاغەزی بێ چ لە بواری بڵێن تەلەڤیزیۆنی بێیان ڕادیۆیی بێیان هەر سۆسیال میدیای هەر بوارێک بێ دیارە بۆیە ئەم ڕۆژنامەیە بەڕاستی کە ئێستا
وەکو تۆتەنی بەردەوام لە برەودایە بەڕاستی کە جێ خۆشحاڵی ئەمە جگە لە کارە ڕۆژنامەنووسەکانمان خۆتان بینیتوان ئەم ساڵ بە درێژایی ئەم ساڵ ساڵۆنێکی ئەکتیڤمان هەبوو کە ساڵۆنەکە چەندین کۆڕ و سیمینار و باڵێن دیداری تیا سازکرا بەڕاستی کە بۆ جێ خۆشحاڵی هەموو یەکێتیەکان بە تایبەتی و هەموو خوێنەرانیش تانانە دوای لێ هاو لە بە پێی زانیاریەکانی ئەمە لە پەیرۆ و پرۆگرامی ناوخۆی یەکێتیشە ساڵۆنی کوردستانی ناوی هاتووە یعنی ئەوە شەشی پیرۆزە لای یەکێتی و لای خەڵک بۆیە بە خۆشحاڵیەوە کە ئێمە هەنگاوەکانمان بەرداوامە کوردستانی نوێ هەمیشە لە نوێبوونەوەدا بووە لە ڕۆژنامەی ئەمڕۆژدا نووسراوە لە خۆلی نوێبوونەوە سەر ڕای پیرۆزبایەکان وەکو خۆت وتت وەکو کارگەیکی لێ هاتووە قوتابخانێک بۆ میدیاکاران و ڕۆژنامەنووسانی دیکە ئەم قوتابخانێ چۆن زیاتر برەوی پێ بدەین بە تایبەت بەشێک لە میدیاکارەکانی کەناڵەکانی دیکە و ڕۆژنامەکانی دیکە لە کوردستانی نوێەوە سەر چاوی نووسینەکەیان فێربوون دیارە پرسیارەکە زۆر لە جێە لەبەرەوەی ئێستا قسەیەکەیە لەسەرەوەی کە میدیای کاغەزی باوی نەماوە یان باوی نامێت تاقان دیارەوە بەشێکی زۆری ڕاستە و ناتوانێت ئینکاری لەوە بکەین من خۆم بەش بە حاڵی خۆم 23 ساڵە ئەم ڕۆژنامەیە کار دەکەم ڕۆژنامە کاغەزی بووە بەڵام ئێمە شان بەشانی ئەوە دیارە زیاد لە ساڵ و نیوێکە بەشێکمان کردوتە بەلای بەشی سوسیال میدیا کە بەشی زیندووە کە حەزەکەم هاوکارەکانم دوای این باسی بکەم بە تەفاصیل ئەم بەشە شان بەشانی ڕۆژنامە کاغەزیەکەمان ئەڕوا توانیمانە لەم باڵێنم ئاسەشە کوردستانی نوێ بەردەوام بکەین وەکو تۆ دەین کارگە ئیش کات چۆن کارگە ئەگەر تۆ تازەی نەکەیتەوە یان کرێکاری تازە و دەستی تازە و مادەی خامی تازەی بۆ نێنی خۆتان زانانی ینی بابەتەکان کۆنەبێ ئێمە توانیمانە بەڕاستی لەگەڵ ئەم شەپۆلەی کە هەیە کە ناوی سوسیال میدیایە وردە بڕۆی ناڵێم 100%مان پێکاوە بەڵام توانیمانەکە شانبەشانی ئەوە بڕۆی مەسەن لایڤمان هەیە مەسەن دیدارمان هەیە تەلەڤیزیۆنی لە یوتیوب چەناڵمان هەیە لە کەنال لە هەموو تۆڕ کۆمەڵایەتیەکانە ینی ئەکتیڤە پیج و ئەکاونت و مەسەن چەناڵەکانی کوردستانی بۆیە بە خۆشحاڵیەوە لەم بوارەشە یعنی مەتوانیمانەکە دانەبرێ هەر کاغەزەکە نەبێت دیارە کاغەزەکە باڵێن دایکی یان باوکی یان ڕۆحی میدیای کاغەزی کوردستانی نوێ بەڕاستی بەتایبەت بۆ ماڵە گەورەکە ئێمە ناومە ناوە ماڵی یەکێتی جگەلەوەش ینی دیارێ مەزنەکەی مامزرا لە کوردستانی خۆتانەزان ینی بە خۆشحاڵی و ئێمە ئەو ئەمانەتی ئێوە ئیشاڵ هەر ئەپارێزین و پاراستومانە زۆر سپاس بۆ بەشداریکردن زۆر سپاس بەڵێ کۆژین بەردەوام دەبوون لەگەڵتان یەکێکی دیکە لە ئەندامانی سکرتارێتی نووسین ئەویش کاک شێخ ئیسماعیل مەحموود کە تەمەنێک لەگەڵ خەبات و تێکۆشانی کوردستانی نوێ بەردەوامی داوە بە نووسینی خۆی و بە تایبەت کاری کردوباین باش بەخێر بێ یادی دامەزراندن پیرۆز بێت لەگەڵ کاکمەریان باسی زۆر لە چالاکیەکانی ئەم ڕۆژەما کرد دەمەوێت باسی قوتابخانەی کوردستانی نوێ بۆکەین سەرەتا بە خێراتنی تەلەڤیزیۆنی گەلی کوردستانی عزیزەکەم بەخێر بە سەرچاوم ئەمێ لێرەشەوە یادی 29 ساڵ چوونە دەی سێم دەی ڕۆژنامەی کوردستانی نوێ لە خۆم و لە هەواڵانم لە ڕۆژنامەی کوردستانی نوێ و لە خوێنەرانی کوردستانی نوێ و لەوانەی کە ڕۆژێک لە ڕۆژان لە کوردستانی نوێیان و سوێنە پیرۆز بکەم هیوادارم یادی 100 ساڵی تەمەنی بکەینەوە دیارە کوردستانی نوێ بۆ خۆتان نەزانن خۆی بۆ خۆی خوێندنگایەک قوتابخانەیەک بۆ پێگەاندنی کەوادری ڕۆژنامە نووسی لە نەک لە هەر لە سلێمانی و لە بگرە لەسەر تاسەری کوردستانە ئەمەش هەر لە خۆوە نییە دیارە ئەمە خۆی بتەوێت نەتەوێت دامەزرێنەری ئەم قوتابخانەیە یان دامەزرێنەری ڕۆژنامەی کوردستانی پیاوێکی وەکو خوارێ خۆش بوو جەنابی مام جەلال بێ دیارە هەر ئەبێ هەر ئاوا خوێندنگەیەک دروست ببێ و هەمیشەش کوردستانی نوێ پێشەنگ بۆ یان دروستکرد بۆ پێگەێنەر بۆ کەوادری ڕۆژنامە نووسی لە نەک تەنیا لە نووسینا بگرە لە ڕۆژنامەکەی ئێمە چەندان کەوادری ڕۆشتونە ئیسەر لە سەرجەم کەناڵە جۆرا و جۆرەکانی بینراوە بیسراوی تردا کار دەکەن ئەمەش خۆی بۆ خۆی گەورەی ڕۆژنامەی کوردستانی و گەورەی ڕاگەیاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەمخۆری ئەوانەی کە لە یەکەم ژمارە و لە ژمارە سفر و هەتا ئەمڕۆ ئیشانتیا کردووە بە دڵسۆزی ئەوە دەگەێنێ کەواتە دەتوانین بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان لە شاخ و لە شاریش بەردەوام لە بواری نووسین و ئەدەبیاتدا ڕۆڵی گرنگی هەبوو
دیارە کوردستانی نوێ لە دوای ڕاپەڕینە مەزنەکەی گەلەکەمانەوە لە سەردەستی جەنابی ئیمام جەلال بە ڕەحمەت بێت دامەزراوە پێش ئەویش یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە شۆڕشی چەکداری و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ڕژێمی بەعس کردووە بەڵام ڕاگەیاندن هەر کەناڵە زیندوەکەی یان بڵین دڵە زیندوەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لەوێ نەک ڕۆژنامە بە مانای کەلیمە ڕۆژنامەنەوە بەڵام بڵاو کراوە کتێب ڕگۆڤاری ئەدەبی ئەو شتانە هەمووی لە سەردەمی شاخدا بوونیان هەبووە ئەمانە هەوێن بوون بۆ دروستبوونی ڕۆژنامەی کوردستانی نوێ و ماوەیەکیش خۆتان نەزانن کە ڕۆژنامەی ئیتیحادیشمان هەبوو کە زمان حاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان بە عەرەبی ماوەیەک لە سلێمانی دوایی لە بەغدا دەرچوو ئەمانە بۆ هەمان بۆ خۆیان لەگەڵەوەشا چەندین ڕۆژنامە و بڵاوکراوی تریش لە کوردستانە لە دوای ڕاپەڕینەوە دروست بوون بەڵام بەردەوامی کوردستانی نوێ و تەمەنی درێژی کوردستانی تا ئەمڕۆ گەورەی ڕاگەاندنی یەکێتی نیشتیمانی کوردستان دەردەخات. شیکمێکم بۆ بکە لەسەر ڕۆژنامەکە ئێستا لە چەند لاپەڕە پێکاتوە بابەتەکانی زیاتر چین بۆ چی زیاتر دەخەنەوە؟ کوردستانی بۆ خۆتان ئاگادارن ینی ڕۆژنامەکە بەلانی کەمەوە ڕۆژانە 24 لاپەڕەیە لەگەڵ 24 لاپەڕەکەدا بەش بۆ بە لەگەڵ لە دوتوی 24 لاپەڕەکە چەند پاشکۆیەکمان هەیە ڕۆژانە کە بەلانی کەمە دوو پاشکۆمان هەیە پاشکۆکان هەمە ڕەنگن پاشکۆکان هەر لە ئەدەب و هونەرەوە بۆ وەرزش بۆ سیاست بۆ نمونە ڕەوتەکان کە کاروباری ڕۆژ یا ڕووداوەکان بۆ کەشتی نوح کە پاشکۆیەکی هەمە ڕەنگی وەکو بڵین زانستیە کە دوای ئەوە ستادیۆممان هەیە کە تایبەتە بە وەرزش ئەمانە بەشێکن لە ئەرکەکانی ڕۆژنامەی کوردستانی کە ڕایپەڕێنە دیارە لاپەڕەکانی تریژ هەر یەکە و مەهامیشانێ هەرێکی بۆ نمونە لاپەڕێکە تا سێ ئەمە لاپەڕی هەواڵ و راپۆرت و ئەو شتانێ دوای ئەوە لەگەڵ ئەوانی شار لاپەڕی بەشی ئابووریمان هەیە هەموو بەشە زیندوەکانی ڕۆژنامە کە پێویستکە لە ڕۆژنامەی کوردستانیە جێگەی بۆتەوە. بەرەو سێدەی تەمەن دەڕۆین بۆ ئایندە قسەی تۆ چییە؟ من هیوادارم ئینشەڵا نەک بەرەو سێدەیە بڕین بۆ دەیەکەی بڕین بچینە تەمەنی 100 ساڵی ڕۆژنامەی کوردستانی نوێوە و برەو بە ڕۆژنامەکە بین زیاتر بیخێنە ئەو قاڵبەوە کە لە ئاستی خواستی خوێنەرەکانیا بێ لە ئاستی خواستی خەڵکا بێ ڕۆژنامەیەک بێ کە خۆشەویستی هەموو لە هەموو کاتی چیشکەوە بۆ خۆشەویستی هەموو کەسێک بوو بێ ئاوێنەیەک بێ بۆ سەرجەمچین و توێژەکانی کۆمەڵی کوردەواری. سپاس بۆ ڕۆژداریکردن دووبارە پیرۆز منجی زۆر سپاسانەکەم پیرۆز بە بەخێر بە سەر چاوەکان. لە خولی نوێبوونەوە دەمەوێت باسی ئەوە بکەم هەموو ڕۆژنامەیەک گرنگی زیاتری بە بواری کاری نووسین داوە کوردستانی نوێ بەدەر لەوەی کە لە بواری چالاکیەکانی خۆیدا ساڵۆنی کوردستانی نوێ هەمیشە بۆتە جێگایەکی شیکردنەوە و بابەتە زانستی و سیاسیەکان دواتر ئەو بابەتان هەمووی بڵاوتە بێتەوە هاوکات لە بواری تەکنۆلۆژیای میدیاش بابەتێکی گرنگ دەخاتە ڕوو لەگەڵ ڤینۆسخان گفتوگویەک لەبارەی ئەو دەکەین کە لەبارەی ئەوەی بزانین تەکنۆلۆژیای میدیا لە کوردستانی نوێدا چۆن جێگەی بێتەوە فەرموو قسەمان بۆ بکە بزانین ئەو جێکردنەوەیە باسەکانی ئەوان چی بێت باین باش باسی ئەوم بۆ بکە لە کوردستانی نوێ چۆن گرنگی بە بواری تەکنۆلۆژیای میدیا درەوە ئێمە وەکو هاوکارانم لە بەشی سوۆشال میدیا و ئایتی هەرچنە یعنی وەکو ئەی بینم خەڵکەکە زیاتر تەرکیزی نەماوە لەسەر میدیایی لەسەر ڕۆژنامەی کاغەز بۆی ئێمە هەوڵمانداوە زیاتر بابەتەکانی ڕۆژنامە بکەینەوە بە دیجیتال هەنی کاغەزەکە بکەینەوە بە میدیا و بە بابەتی سوۆشال میدیا و وێب پیج و ئەوانە و چی ئەخەنە ڕوو ئێوە ڕۆژانە پەخشەکانتان چۆنە لەکوێ بڵاوکرێتەوە میوانەکانتان کێن؟ ئێمە ڕۆژنامە کاغەزەکە ئەکەینەوە بە وێبسایت هاوکارانم ئەمە ئەخەنەوە سەر وێبسایتەکە ئێمە خۆشمان لە ستۆدیۆی سوۆشال میدیا هەندێکات چاوپێکەوتنمان هەیە لەگەڵ ئەو کەسانی کە یەنە کوردستانی نوێ و لە ساڵۆنەکە کە کۆڕ و ئەو شتانە ئەبێ بابەتی ترمان هەیە ئەو چالاکیە هونەریانە و شتانی لە ناو سلێمانیە ئەکرێت تەختی ئەەکەین بابەتی فۆتۆمان هەیە بابەتی وەرگێڕانمان هەیە بێجگەلەوەی جەریدەکە کەواتە بینەری باش ئەو بابەتانە هەیەی بەڵێ
هەیەی دەتوانین بڵین بەدەر لەوەی کە لە ڕۆژنامەیەکە غزیە کار دەکەن و ڕۆژنامەکە تاوای زانیارەکان دەخاتە ڕوو پێویستە لە تەکنۆلۆژیای میدیاشدا هەموو ئەمانە لەو بابەتانی لەو پیج و ئەکاونتانی کە خۆتان هەتانە بە شێوی ڕسمی بڵاو بکرێنەوە. باڵە پێویستە بەڕای من پێویستە چکە هەندێک کەسەیە فریای ئەم ڕۆژنامە کاغەزە ناکەوێت هەندێک ناگاتە دەستی و ئەنجا واشی لێ هاتووە یعنی کە هەڵستی بەیانیان یەکسەر سوۆشال میدیا ئەکاتەوە لەبەرەوە هەرکە ئەمە دەرئەچێ بە کاغەزی ئێمە زۆر کات هەر بەیانیان زوو دەست دەکەین بە دانانەوەی ئەمانە لە پیجەکان و لە وبسایتەکەمان. بەخشەکەتان لەکەوێ دەست پێکات تاکەی بەردەوام دەبێت؟ ئێمە بەیانیان کە دەوام ئەکرێتەوە ئیتر ئەکەینەوە وبسایتەکەمان ئیشەکات و هەندێکمان تا ئێوارەیە و هەندێکمان بە 24 ساعتیە چکە هەموو ئەدمینەکە هەمومان ئەدمینین و لەسەر خەتین و ئەو بابەتانی کە بە پەلەن و ئەو شتانە دابەستێنین دووبارە پیرۆز بێت. سپاس بۆ گفتوگۆکە. بەڵێ کۆژین دەکەڕێم و لای ئێوە کوردستان نوێ بەرەو سێدەی تەمەنی دەڕات چالاکیەکانی بەردەوام دەبێت هەموو ئەمانش هۆکارن بۆ زیاتر درێژەدان بە زیاتر خزمەتکردن بۆ زیاتر خزمەتکردنی کاغز و ڕۆژنامە و لەو ڕێگەیەوە سکرتارەتی نووسین و ئەندامان و سەرنووسەر و ڕۆژنامەنووسانەوە دەخەنە ڕوو ئەوان بەردەوام دەبن بۆ زیاتر خزمەتکردن. دەگەڕێم و لای ئێوە. بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئەحمەد کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانە بوو. سپاس بۆ میوانانەی کە بۆ مایکی گەلی کوردستان دوان و دووبارە پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم کادران و بەرپرسانی ئەم ڕۆژنامەیەکەین بە بۆنەی 29 ساڵەی دامەزانیە بۆ هیواین کە هەمیشەی لە لووتکەی سەرکەوتندا بیان بینین. بەڵێ ئازیزانم تەواوی بەرگە و بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا ئەسبەی لەپێدان شادەبینەوە هەر شاد و سەرکەوتوو.